لە تۆمارکراوەکانی ڕێکخراوی دەریای فەڕەنسی. ناوی کتێب ڕەوشت، بابەت لێکۆڵینەوە، نووسینی دکتۆر عەلی وەردی، وەرگێڕانی نزار سەلیم عادل حسێن، هەڵەبڕی هەورامان عەلی، دیزاین و بەرگ فوئاد کەوڵۆسی، شوێنی چاپ چاپەمەنی گەنج، ساڵی چاپ 2009 سلێمانی، نۆرەی چاپ چاپی یەکەم، تیراژ 1000 دانە، لە بڵاوکراوەکانی خانەی چاپ و پەخشی ڕێنما زنجیرە 193. خوێندنەوەی گەشاو. ناوەڕۆک پێشەکی لاپەڕە 5 عەرەب عەلی وەردی دەدۆزێتەوە لاپەڕە 9 پێشەکی لاپەڕە 11 لە یادی کۆچی دوایی بیرمەندی عێراقی فەیلسوف عەلی وەردیدا لاپەڕە 15 ونبوو لە سەرچاوە ڕەوشتیەکاندا لاپەڕە 27 کەسایەتی کۆمەڵگەی دەشتەکی لاپەڕە 30 پێوەرەکانی شارستانیەت لاپەڕە 34 هەڵەی هەندێک لە ڕۆژهەڵات ناسەکان لاپەڕە 37 کاتێک دەشتێکی شارستانی دەبێت لاپەڕە 40 ڕەوشتی هۆزەکانی عێراق لاپەڕە 44 کاریگەری دەرەبەگایەتی فیوداڵ لەسەر ڕەوشت لاپەڕە 51 کاریگەری سویخۆڕەکان لەسەر ڕەوشت لاپەڕە 57 پاڵنەری قازانج و ڕەوشت لاپەڕە 61 ونبوو لە ڕەوشتی شارەکاندا لاپەڕە 67 ڕەوشت لە دوا ساتەکانیدا لە گیانەڵا لاپەڕە 72 دواتێبینیەکان لاپەڕە 76 عەلی وەردی پاژماوەی ڕووناکی لە ناو جەرگەی تاریکی عێراقدا لاپەڕە 81 دانپێدانانەکانی عەلی وەردی لاپەڕە 87 عەلی وەردی دەنگێکی ڕاستەقینەی بیرمەندێکە لاپەڕە 102 پێشەکی لاپەڕە 5 عەلی وەردی یەکێک بوو لە زانایە کەمینیەکان کە هەستا بوو بە لێکۆڵینەوە لەسەر کۆمەڵگەی عێراقی، لێکۆڵینەوەیەکی زانستیانە و شیکاریانەی مێژوویی. لە دەرەنجامەکانی ئەم لێکۆڵینەوەیە نەخۆشیەکان و کێشەکانی عێراقی ئاشکرا کردووە و داوای چارەسەرکردنی ئەم کێشە و نەخۆشیانەی دەکرد. چارەسەرکردنی ئەم کێشە و نەخۆشیانە بەپێی ئەو بارودۆخە دەبێت کە کۆمەڵگە پێوەی دەناڵێنێت و سەبارەت بە ململانەی مەسەبی و خێڵگەرایی لە عێراقدا عەلی وەردی دەڵێت چارەسەری ئەم کێشە و ململانەی کۆمەڵگەی عێراقی لە ڕژێمی دیموکراتیدایە. خوێنەر و لێکۆڵەرەوەی باش لە کتێبەکانی وەردی تووشی شۆک نابێت بەو بارودۆخەی ئێستای عێراق لە ململانە جۆر بەجۆرەکان کە ئەو ململانەیانە جارێک شێوازی شارستانیەتی دەشتەکی وەردەگرێت یەخود خێڵگەرایەتی یەخود سیاسی. شێوازی ململانە جۆر بەجۆرەکان لەم قۆناغەدا لە چوارچێوەی ململانێ لە سەردەسەڵات دەرناچێت، هەروەکو وەردی دەڵێت ئەو کە لە پورە کۆمەڵایەتی کە لە عێراقدا باو بوو بە دوو بابەتی جیا دەکرێتەوە: توندڕەوی و بڵاوبوونەوەی دەشتەکی. لە ڕاستیدا هەردووکیان دوو ڕووی یەک شتن، خێڵگەرایی ئاین نییە، بەڵکو جۆرێکە لە ئینتیمای هۆزایەتی بۆ مەسەبێک یا بۆ کەسێکی دیاریکراو، و تاکی خێڵ کاتێک دەمارگیر دەبێت بۆ مەسەبەکەی گوێناداتە ئەو پرەنسیپە ڕەوشتی ڕۆحیانەی کە لەناو مەسەبەکەیدا هەیە. ئەمەش لە دەرەوەی بیرکردنەوەیەتی و ئەوەی گرنگی پێدەدات تەنها دەمارگیری بۆ پابەندبوون بە خێڵەکەیەوە یان دژایەتیکردنی بەرامبەر. بە جۆرێکی تر سەیری خێڵەکەی دەکات، وەک چۆن دەشتێکیەک سەیری هۆزەکەی دەکات. هەروەها وەردی دەڵێت نکۆڵی ناکرێت لەوەی کە لە عێراقدا ڕوویدا. لە ماوەی جەنگی جیهانی یەکەمدا ئەو بارودۆخە لە هەر وڵاتێکی تردا ڕوودەدات کاتێک بە قۆناغێکدا تێپەڕ دەبێت کە دەسەڵاتی حکومەتی تێدا نییە، بەڵام ئەوەی لە عێراقدا ڕوویدا جیاوازە لەوەی کە لە وڵاتانی دیکەدا ڕوودەدات. لە شێوازە دەشتێکەکەیدا کە عێراقی پێجیا دەکرێتەوە و تاڵانچیەکان لە عێراقدا زۆربیان هێرشەکانیان بەرەودەم و دەستگاکانی دەوڵەت برد پێش هەر شوێنێکی تر، وەک بڵێ دەیانەوێت تۆڵەی خۆیان لە حکومەت بکەنەوە و لە تاڵانیکردنی کەسانێکی بەڕێز بەشدار دەبن کە هیچ جیاوازیان لە ڕووی ڕەفتارەوە نییە.
لەگەڵ کەسانی دەستبڕدا. ئەمەش بەڵگەیە لەسەر شێوازی ئەو بەها کۆمەڵایەتیانەی کە لە نێوان خەڵکی عێراقدا باو بووە. عەرەب عەلی وەردی دەدۆزێتەوە لاپەڕەنۆ. ڕۆشنبیرانی عەرەب تووشی شۆک بوون بە شێوازی توندی ئەو ململانەیە کە لە عێراقدا هەیە لە ماوەی ئەو چەند ساڵەی ڕابردوودا، واتە لە دوای ڕوخانی ڕژێمی سەدام حسێنەوە، و بەشێکی گەورەی ڕۆشنبیرانی عەرەب لە هۆکارەکانی ئەم ململانەیە دەکۆڵنەوە و کتێبەکانی وەردی یارمەتی دەریان بووە بۆ تێگەیشتنی سروشتی ئاڵۆزی عێراق بڵاوکەر. پێشەکی وەرگێڕ لاپەڕە 11. عەلی وەردی یەکێک بوو لە توێژەر و کۆمەڵناسە بەناوبانگەکانی سەدەی ڕابردوو کە توانی زۆربەی لێکۆڵینەوەکانی لەسەر کۆمەڵگەی عێراقی بە تایبەتی و کۆمەڵگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی چڕ بکاتەوە بە جۆرێک کە توێژینەوەکانی بوونە هەوینێک بۆ زۆر لە لێکۆڵەر و توێژەران کە بیانەوێت لەسەر زۆر لایەنی کۆمەڵایەتی وەک خێڵگەری، شەڕ و ئاین و دووفاقیەت و هەروەها قسەکردن لەسەر دەشتەکی و لایەنی ڕاحی تاکی عەرەب و عێراقی قسە بکات. عەلی وەردی تەنها لەلایەنی کۆمەڵناسیەوە کاری نەکردووە، بەڵکو دەروونناسێکی بەتوانەش بووە لە بواری لێکۆڵینەوە لەسەر بابەتەکانی ڕۆحی و دەرونی و مرۆڤناسی. بۆیە عەلی وەردی توانی لەو بارودۆخە ئاڵۆزەی عێراقدا شۆڕشێکی فەرهەنگی و ڕۆشنبیری بەناوبانێک بەرپا بکات. سەرەڕای ئەو بارودۆخە ئاڵۆزەی سەردەمی وەردی لە ڕووی دواکەوتووی و کۆمەڵگەی عێراقی بەگشتی و بابەتە سیاسیەکان بەتایبەتی عەلی وەردی لە کاتی ژیانیدا تووشی ئازار و ڕەخنەی تند بووەوە لەلایەن کاربەدەستانی سیاسی و بەکرێگیراوانی حکومەتەوە. تەنانەت لە دیمانەیەکی تەلەڤیزیۆنیدا لەگەڵ سەدام حسێن بەم شێوەیە وەردی ستایشی دەکات کە تووشی شیزۆفینە بووە. لەگەڵ ئەوەشدا دوای مردنیشی واسیان لێ نەهێنا و توندڕەوەکان گۆڕەکەیان هەڵکەندەوە سەرڕای ئەو هەموو خزمەتەی کە کردی بە کۆمەڵگەی عەرەبی و عێراقی. ئەمڕۆکە کۆمەڵگەی کوردی زۆر پێویستی بە کەسانی پسپۆر هەیە لە بوارەکانی توێژینەوە، جۆر بە جۆرەکان کە بتوانن بە ڕاشکاوانە و بە بێترس و دوور لە هەموو دووڕوویەک بچنە قۆڵای کێشە جۆر بە جۆرەکانەوە. ئەوەی کە عەلی وەردی باسی لێوە دەکات کۆمەڵگەی کوردیش لە تایبەتمەندی دێهاتی و دەشتەکی و خێڵگەرایی خاڵی نییە، بۆیە تاکو ئێستاش خێڵ و هۆزە جۆر بە جۆرەکان لە نێو چوارچێوەی دەسەڵات و بەرپرسارەتیدا نمایشی خۆیان دەکەن لە ژێر دەمامکی خێڵێکیان هۆزێک. عەلی وەردی زۆر بابەت هەیە باسی لێوە کردووە. بە شێوەیەکی تایبەتی دەتوانین بڵێین وەردی لەسەر سێ گریمانەی سەرەکی کاری کردووە: ململانی دەشتەکی و شارستانیەت، یان کەسایەتی دووفاقی، یان ناسازی کۆمەڵایەتی. توێژینەوەکانی ئەنجام داوە لەبەر ئاسانی و چڕی توێژینەوەکانی کتێبەکانی وەردی بۆ سەر زۆر زمانی زیندوی جیهان وەرگێڕدراون، و ئێمەش ئەم کاری وەردی بۆ سەر زمانی کوردی خۆمان وەردەگێڕین. هیوادارم توانی بێتمان خزمەتێکی بچووک بە کتێبخانەی کوردی بکەین. ئەم وەرگێڕانە بریتیە لە کتێبێکی عەلی وەردی لە ژێر ناونیشانی ڕەوشت لەگەڵ کۆمەڵێک لەو چاوپێکەوتنانەی کە لەگەڵ وەردیدا سازکراون لە دیاسپۆردا و لە ناوخۆی وڵاتدا کە لە کۆمەڵێک ماڵپەڕی بەناوبانکی عێراقیەوە وەرمانگرتووە. ئێمەش لەبەر گرنگی چاوپێکەوتنەکانی و دەرخستنی بابەتی نوێ بە باش مازانی وەریان گەڕینە سەر زمانی کوردی و لە دووتوێی ئەم کتێبەدا بڵاویان بکەینەوە. بۆیە هەندێک لەو تارانەمان خستۆتە پێشەکی کتێبەکەوە، بۆیە داوای لێبوردن لەو خوێنەرە بەڕێزانە دەکەین و هیوادارم لە کەم و کورتیەکانمان ببورن. عادل حسێن بەڵخەی، هەورامان، 23/2009. لە یادی کۆچی دوایی بیرمەندی عێراقی فەیلسوف عەلی وەردیدا. مهەنەد حسێنی، لاپەڕە 15. لە نێوان هەڵەیەکی بێتاوان و ڕقلێبوونێکی گەورەدا ئەوە مانگێک تێپەڕی بەسەر یادی 13 ساڵەی کۆچی دوایی فەیلسوفی کۆمەڵناسی عێراقی عەلی وەردیدا کە ڕێکەوتە بە ڕۆژی 13 حوتی 1995. ئەو پیاوە کە بنچینەی زانستی داڕشت بۆ لێکۆڵینەوە لەسەر کەسیەتی عێراقی و یەکێکە لە دامەسرێنەرانی هۆشمەندی هزری و کۆمەڵایەتی لە ڕۆشنبیری عەرەبیدا. وان دەزانی کە من لەم بۆنەیەدا دوا دەکەم و بەڵام ئەوەی جێگەی سەرسوڕمانە کە زیاتر لە مانگێک تێپەڕی و ئەم بۆنەیە بە شێوەیەکی ڕەسمیەت نەکرایەوە یاخود لەسەر ئەستی پێویست نەبوو. هەندێک لە ڕۆشنبیران لە سەر کەسانێکی سمبولی عێراقی دەنووسن تەنها لە چوارچێوەیەکی تەسک و سنوورداردا لێرە و لەوێ، تەنها وەکو لە کۆڵکردنەوەی ئەرکێک وەک بڵێن ئەم پیرمەندە گەورەیە هیچ نەبێت یاخود کەسێک بێت کە پاشخانێکی ڕۆشنبیری و زنجیرەیەک هێزری پێشەنگی بەجێ نەهێشت بێت و تاری ڕێگاکانمانی ڕوون نەکرد بێتەوە.
دەپرسم بۆچی هەمیشە بەدەست ئەنقەست یاخۆت بەهەڵا سمبۆلەکانمان یاخۆت کەسە گەورەکانمان لەبیر دەچێت یان بیرمەندە گەورەکانی هزر تەنانەت کەسە گەورەکانی بواری ئەدەب بەکەم دەزانین لە کاتێکدا کە ڕۆشنبیرانی وڵاتانی ترم بیرمەندانە بە گەورە دەزان و ڕۆشنبیری عێراقی هیچ نەیتوانیوە نرخ و ڕێز بدات بە ڕۆشنبیرانی وڵاتەکەی وەکو خەڵکی وڵاتانی دیکەی عەرەبی کە چۆن ڕێز و ناوی بە ڕێز و گەورە دەخەنە پاڵ بیرمەندەکانیان بۆ نمونە فڵان کەس میری شاعیرانە و ئەوی دی ئەستێرەی ڕۆژهەڵاتە و یەکێکی دی پادشای هزرە و ئەوی دیکەش قەیسەرە هەتا دوایی من لێرەدا تەنها قسە لەسەر لایەنە ڕەسمیەکان ناکەم کە پێویستە دەست پێشخەر بن لەم بوارەدا بەهۆی بوونی چەندین دامەزراوەی پسپۆڕی دەوڵەتی لە بواری ڕاگەاندن و ڕۆشنبیری کە ڕۆڵی سەرەکیان بریتە لە زیندووکردنەوەی ئەو جۆرە بۆنانە بە شێوەیەکی ڕەسمی بەڵام بە ئەو کەسانە بخەینە لاوە واتە لایەنی ڕەسمی چونکە دەکرێت نووسینەکانیان پشتگوێ خست بێت چونکە بۆتە هۆی دەرخستنی ڕوو ڕاستەقینەیان پێش ئەوەی گەلەکەیان بناسن و چۆن بە شێوەیەکی ناشرین بازرگانی بە ناوی دین و بە ناوی گەلەوە دەکەن قسە لەبەر دەکەن بەبێ ئەوەی جێبەجێ بکەن بەبێ هیچ دوو دڵیەک ئەمانە بازرگانی قسەکردنن عەلیوەردی لەبارەی دووڕەوی و درۆیانەوە دەنووسێت چۆن ئاینیان کردوتە هۆکارێک بۆ جێبەجێکردنی مەبەستەکانیان کە تەنها پێویستی بە زمانێکی درێژ و مێزەرەیەک و عەبایەکی درێژی پیس دەبێت بەڵێ باواز لەو کەسە دڕەقانە بهێنین کە لەسەر عەلیوەردی دەنووسن ئەو کەسانەی کە باش دەزانن ڕێخی تایبەتیان لە عەلیوەردیە هەڵوێستیان ناکۆک و جیاوازە لەگەڵی با دەست بە لێپرسینەوە لە خۆمان بکەین وەک ڕۆشنبیر پرسیار لە خۆمان بکەین بۆچی ئەم بۆنەیەمان لەسەر تێپەڕی ئایا سەرکەوتوو بووین بە پاداشدانەوەی ئەو کەسەی کە خاوەنی گەورەیە بەسەرمانەوە وەک ئەو کەسانی کە هەموو نووسینەکانمان پیادە کردووە و ڕێنمونوویمان لە بیری وەرگرتووە لە زۆربەی نووسینەکانماندا زۆربەی ڕۆشنبیرانی عەرەب تەنانەت زانایانی کۆمەڵناسی ڕۆژئاوا ئەم یادەیان کردوتەوە بەبێ ئێمە مەبەستی عێراقی ئایا عەلیوەردی وەکو ئەو پەژماوە شوێنەواریانی لێهاتووە کە لە زۆربەی مۆزەخانەکانی جیهاندا پیشان دەدرێت لە جێگەی مۆزەخانەکانی خۆماندا لە یادی 13 ساڵەی کۆچی دوای عەلیوەردیدا ڕۆژنامەی شەرق ئەوسەطی لەندەنی دەنووسێت کە عەلیوەردی نمونەیەکی زیندووە لەسەر کاری ڕۆشنبیری ئیجابی و بوێری فکری و توانای بەرپەرشدانەوەی دامەزراوە کۆمەڵایەتی و فکری و تەقلیدیەکان و دامەزراوە نوێیەکان کە دەیانویست بەس بدەن بەسەر واقعی کۆمەڵگەی عێراقی بەبێ سەرکەوتنی پێشنیارەکانیان کە بۆ هۆی دەرئەنجامی هەڵا دکتۆر عەلیوەردی شەڕاڕووناکەرەوە گەورەکە ئەنجامیدا بەبێ پشبەستن بە دەسەڵاتی فەرمانڕەوایان و مەرجەعی سیاسی یاخود حیزبی یاخود بزوتنەوەیەک بەڵکو وەردی پشتی بە جەماوەر بەستە بوو کە چوو بوونە سەر قوتابخانە فکرەکەی کە خوێنەر و مورید و لایەنگرانی گرت بووە خۆ کە لە پێکاتە جیاوازەکانی کۆمەڵگەی عێراقی پێکهاتبوون ئەم جەماوەرە کاریگەر بوون پێی ئەگەر ناکۆکیش بوونایە لەگەڵیدا ئەگەر ڕەخنەشیان بگرتایە ئەوە بوێری عەلیوەردی بووە نمونەیەک بۆیان لە مشت و مڕ و خۆ بەدەستەوە نەدان یاخود ملکەج نەبوون لە بەرامبەر فەرمانڕەوا یاخود دەسەڵاتدا بەڵام لە هەمان کاتدا ڕۆژنامەی سەباحی بەغدادی چی دەربڕیوە لەم بۆنەیەدا ئەگەر وەردی خەڵکی میسر یان هەر وڵاتێکی تری جگە لە عێراق بووەیە بیرتان لەوە دەکردەوە کە لە ڕۆژی 13 تەمووزی هەموو ساڵێک چی ڕووی دەدا بەبێ هیچ زیادە ڕەویەک کۆڕی ڕۆشنبیری ئێوارە شەعرێکمان دەبینی کە یادەکەیان پێ پیرۆز دەکرد و هەروەها ئەڵقەی گفتوگۆی فراوانمان دەبینیم کە پەراوێزی گریمانە کۆمەڵایەتیەکانە بە درێژای ئەو مانگا ئەنجام دەدرا و پێشبڕکێ بە ناوی وەردیەوە ئەنجام دەدرا تەنانەت پێشبڕکەی وەرزیش بۆچی ئێمە ئەم کەم تەرخەمێمان بۆ پیرمەندەکانمان لەوانەش وەردی بەڵام بەداخەوە نکۆڵی لە سیمبۆلە نەبرەکانمان دەکەین و پەنا دەبینە بەر ئەفسانەکانی نکۆڵی لە فەیلسوفەکانمان دەکەین و دەست دەگرین بە فکر و بیری کۆمەڵێک نەزانەوە کە هیچ مەعریفەیەک یاخود پێشینەیەک جگە لە بواری خۆپاکردنەوە و پیسبوونی لەشەوە وەک چۆن پێغەمبەر ڕۆیشتۆ و بەڕێدا و چۆن گرنگی بەڕیشی داوە و چۆن دوژمنەکانی سەر بڕیە و ڕوخساری پێکەنی ناوی بووە ئایا نمونەی ئەم کەسانە دەبێت بەرز ڕایانگرین وەکو نمونەیەکی بەرز سەیریان بکەین لە کاتێکدا و کەسانی جێپەنجەیەکی نەبریان بەسەرمانەوە هەیە لە یادیان ئەکەین پێم وایە کات وەڵامیان پرسیارانە دەداتەوە هیواداریشم ئەم وەڵامەش دوور نەبێت زانیاریەکی زۆر گرنگ هەیە کە ئەوەیە
وەردی تەنها نووسەرێکی عەرەبیە کە خاوەنی پڕفرۆشترین کتێبە، تەنها کەسێکە کە چاپکردنەوەی زیادەی کتێبەکانی ڕەت دەکاتەوە و هەرخۆی زیادەی کتێبەکانی دیاری دەکرد. یان بەواتایەکی تر عەلی وەردی گوێی نەدەدایە پارە، ئەوەندەی کە مەبەستی گرنگیدان بوو بەگەیشتنی بیر و بۆچوونەکانی بە خوێنەر. ئەوەندەی وەردی بەبێ سنوور هزر بەخشینی بە خوێنەری عەرەبی هیچ کەسێکی دیکە ئەوەندە هزری نەبەخشیوە، تەنانەت تووشی تێک هەڵچنینێک بووە لەسەر دەستی هەموو ئەو دەسەڵاتە یەک لە دوای یەکانە کە فەرمانڕەوەی عێراقیان دەکرد، هەر لە سەردەمی پادشایەتیەوە تاکو کۆماریەکان. تەنانەت سەدامی دیکتاتۆریش لەسەر تەلەڤیزیۆن تاوانباری کردووە بەوەی کە تووشی شیزۆفینیا بووە. تەنها بە بۆنەی ئەوەی وەردی کەسێکە نەخۆشە ڕاستەقینەکانی کۆمەڵگەی عێراقی بە شێوەیەکی تایبەتی و کۆمەڵگەی عەرەبی بە شێوەیەکی گشتی دەرخستووە. سەرەتا ئەو ڕاستیەی بەخۆی گەیاند کە دواتر چارەسەرکردنەکەشی بە شوێنی دادێت. بۆ ئەم نەخۆشیە بەربڵاو درێژخایەنە ئایا پێویست ناکات بەلایەنی کەم کە هەندێک لە سوپاس و پێزانینەکانمان بۆ دەرببڕین لە ڕێگەی یادکردنەوەی ئەم بۆنێوە قسە و پێشنیارەکانی سەرۆکۆماری عێراق جەلال تاڵەبانی لەکوێن کە پێش 3 ساڵ لەمەوبەر بڕیاریدا بە دووبارە چاپکردنەوەی تەواوی نووسینەکانی وەردی و دامەزراندنی مەڵبەندێکی زانستی بە ناوی وەردیەوە. یاخود ئەمە هەر قسەیە و دەچێتە چوارچێوەی ئەو قسانەی ترەوە کە دەکرێن بەبێ جێبەجێکردن بمێننەوە. ئایا بەلایەنی کەمەوە وەردی شایانی ئەوەی نییە کە یەکێک لە زانکۆکانی عێراقی بەناوەوە بێت و پەیکەری یادکردنەوەی بۆ دروست بکرێت لە شاری بەغداد؟ کەسایەتی وەردی باشترە لە کەسایەتی سەعدون کە شوێنێکی گەورەی داگیر کردووە. ئەو تەنها کەسێکە کە بانگەشەی بۆ نیشتیمان پەروەری کردووە لە کاتێکدا کە نیشتیمان پەروەری لێی بێبەریە. من نامەوێت بچمەنە و باسکردنی نیشتیمان پەروەری سەعدونەوە کە لە خوێنەرانی مێژووی عێراقی نوێ شاراوە نییە، یان بۆ چوونی شوێنی عەبدولموحسین کاظم ناگرێتەوە کە شاری بەغداد هیچی بە خەڵکی عێراقی پێشکەش نەکرد. ئەم خاوەنی گۆچان و مێزەرەیە لەوانەیە ئەوەی کە پێشکەشی کردبێت تەنها کۆمەڵە گوشەی بەتاڵی درۆ بێت کە هیچ سوودێکیان نییە. بەڵێ دکتۆر وەردی شایستەیە و پەیکەرەیە لەو شوێنەدا بۆ دەربڕینی پێزانینی خۆمان بۆ ئەوەی هەموو کەس وەردی بناسێت و بزانێت ئەو کەسێک کە گاڵتەی کرد بە کتێب و پەڕی کتێبە زەردەکان کە عەقڵ تیاندا ئامادە نییە و عەقڵ تووشی گێژی دەکات وەردی بوو. ئەڵێم و پرسیارم لە قسەکانم یادی وەردی زۆر باشترە لە کاغەزی سەردیوارەکان، هەر لە باشوورەوە تاکو باکوور کە هەڵگری وێنەی کەسانێکی نەناسراون کە جگە لە نانەوەی ئاژاوە هیچی دیکەیان بۆ عێراقیەکان نەکردووە. ڕێزی مرۆڤیان شکاند کە مایەی گاڵتە و پێکەنینی نا لەلایەن هەر کەسێکەوە کە شارەزایی شارستانیەت بێت. کەی دەزانین کە پیاوان بە قسە و بەکردار بپێوین؟ کەی هەست بە واقع دەکەین دوور لە کاریگەریەکانی کەڵەکەبوونی ڕابردوو؟ کەی فێری خوێندنەوەی مێژوو دەبین بەبێ پیرۆزی ناوەکان؟ دەبێت قسەی ئامۆژگاری ڕەت بکەینەوە کە بەڕاستی بێزمان لێی دەبێتەوە. ئەو کەسانیش کەم قسانە دەکەن دەزانن مەحاڵەکە قسەکانیان جێبەجێ ببن. خراپە بە ئامۆژگاری هەڵناوەشێتەوە هەرچەندە بڵێن و هەرچەندە هاوار بکەین. مرۆڤەکان ناگۆڕێن تەنها بە گۆڕانی بارودۆخ نەبێت. ئەمە ڕاستیەکە و وەردی جەختی لەسەر کردوتەوە. ئایا پیاوی ئاینی تەنها هەوڵێکی داوە بە شێوەیەکی کردداری بۆ گۆڕینی بارودۆخی خۆی پێش ئەوەی داوا بکات لە جەماوەر بۆ گۆڕانی خۆیان؟ بە قسەی پەشیمانی و بریقەدار سوودی پیاوی ئاینی چییە لەم کۆمەڵگەی ئێمەدا کە تیایدا منداڵی شیرەخۆرە بۆتە موفتی وتاربێژ؟ لە کۆتاییدا پرسیار لە سەرانی حکومەتەکەمان دەکەم لەبارەی کەم و کوڕیان لە یادی مردنی وەردیدا. ئایا ئەمە هەڵەیە لە ئێوەوە یاخود تۆڵەسەندنەوەیە لە خودی وەردی؟ زانە و کۆمەڵناز عەلی وەردی لە کازمیا لە ساڵی 1913 لەدایک بووە. هەر لەوێش گەورە بووە، حەزی لە خوێندنەوەی گۆڤار و کتێب بووە. ناچار بووە واز لە خوێندنی قوتابخانە بهێنێت لە دوکانەکەی باوکیدا کار بکات. دواتریش بۆ کارکردن لە دوکانێکی بۆن فرۆشتن کاری کردووە، بەڵام لە کارەکەی دەرکراوە چونکە سەرگەرمی گۆڤاری و کتێب خوێندنەوە بووە. کڕیانەکانی پشتگوێ خست بوو. دواتر گەڕایە بۆ قوتابخانە خوێندنی تەواو کردووە و بووە مامۆستا. لە دوای ساڵی 1932 جل و بەرگە تەقلیدیەکەی گۆڕی بووە مامۆستا. لە ساڵی 1943 حکومەتی عێراقی دەینێرێت بۆ بەیروت لە زانکۆی ئەمریکی بڕوانامەی ماجستەری بەدەستهێناوە. هەروەها دکتۆرای لە زانستی کۆمەڵناسیدا لە زانکۆی تەکساسی ئەمریکی بەدەستهێناوە. دوای گەڕانەوەی لە زانکۆی بەغداد لە بەشی کۆمەڵناسی دەست بەکار بووە.
تاوەکو کاتی خانەنشینبوونی لە ساڵی 1970دا و لە 13 تەمووسی 1995دا کۆچی دوایی کردووە. وەردەی 18 کتێبی نووسیوە بوو بە سەدان لێکۆڵینەوە وتاری هەیە. 5 کتێب یان پێش شۆڕشی 14 تەمووز نووسراون. لە سەردەمی پادشایەتیدا شێوازێکی ئەدەبی و ڕەخنەی و ناوەڕۆکی ڕەخنەی و ناوەڕۆکی ئەدەبی لە خۆگرت بوو کە بۆ خوێنەرانی عێراقی شتێکی نوێ بوو. بەڵام ئەو کتێبانەی کە لە دوای شۆڕشی 14 تەمووز دەرچوون شێوازێکی زانستیان وەرگرت بوو. پرۆژەکەی وەردی بۆ دانانی گریمانەیەکی کۆمەڵایەتیە لەبارەی سروشتی کۆمەڵگەی عێراقیەوە لە پێش هەمویانەوە لێکۆڵینەوەیەک لە سروشتی کۆمەڵگەی عێراقی، لۆژیکی ئیبن خەلدون و کورتەی کۆمەڵایەتی لە مێژووی عێراقی نوێ لە 8 بەرگدا. ئەم کتێبانە لە کاتێکدا نووسی بووی کە بیری چەپباڵی کێشا بوو بەسەر کۆمەڵگەی عێراقیدا. لەگەڵ سەرهەڵدانی بیری ئاینی و نەتەوەیی لە هەموو کتێبەکانیدا هەموو بیرە سیاسی و ئایدۆلۆژیەکان لە نووسینی کتێبەکانیدا دوور بووە، وەک بڵێ زۆر ڕازگۆ بووە لەمەڕ ئەو میتۆدەی کە کاری لەسەر کردووە. بە لێکۆڵینەوەی سروشتی کۆمەڵگەی عێراقی دەستی پێکردووە بە پێی گریمانەکەی. هەروەک یەکێک لە قوتابیەکانی بەناوی حەیدەری دەڵێت لە 3 سەرچاوەوە عەلی وەردی کاری کردووە. 1. بە زانای کۆمەڵگەی ئەمریکی مکایفیری، زانای بەناوبانگی عەرەبی ئیبن خەلدون، زانای بەناوبانگی ئەمریکی کۆبرن. دەستی پێکردووە لە بەهاکانی دەشتەکی و شارستانەتی لە کۆمەڵگەی عێراقیدا. ئەم بەهایانە کاریگەری زۆریان هەبووە لەسەر کەسێتی تاکی عێراقی و سروشتی دووفاقێتی کەسێتی عێراقی، بەهۆی ئەوەی جارێک ڕێز لە میێوان دەگرێت و جارێکیش تاڵانی دەکات، جارێک بانگەواز بۆ چاکە دەکات و جارێکیش خەڵکی تاڵان دەکات و دەیان کوژێت. نمونەی ئاسان هەیە کە میتۆدە مێژوویەکە بەهێز دەکات لە لێکۆڵینەوەدا. کاتێک هەندێک کەس ڕەخنەیان لێگرت، وازیان لە سەرژمێریەکان هێنا لەناو کتێبەکانیدا و بەو پێیەکە لە زانکۆکاندا خوێندوویەتی. ئەوانەی کە ڕەخنەیان لە وەردی گردووەڵامیان ئەوە بوو کە کۆمەڵگەی عێراقی جیاوازە لە کۆمەڵگەی ئەمریکی. هێشتا ترسماوە لە ئەفەندی کە قەڵەمدار و دەفتەرێکی وەرگرتووە و چۆن پرسیاری ئاراستەی کۆمەڵگەیە کردووە کە نەخوێندەواری تیایدا بڵاوە لەگەڵ دابوو نەریتە کۆنەکان. لەبەرەوە میتۆدە نوێیەکە کاریگەر بووە کە دەست پێشخەر بووە و تێیدا وەردی هیچ نەبووە، تەنها لێکۆڵەرێک لەو یاسایانەی کە بوونەتە هۆی جیاوازی کۆمەڵگەی عێراقی لە کۆمەڵگەکانی تری عەرەبی و دەوروبەریدا. زۆر دەگەڕا بە شوێن ئەو هۆکارانەی کە دەبوونە هۆی مشتومڕی عێراقی، تەنانەت نازناوی ناونرا بوو با وڵاتی دووڕووی و دووبەرەکی. سەرەڕای ئەوەی کە ئەمانە تایبەتمەندی ڕەسەن نین لە کۆمەڵگەی عێراقیدا، لەو هۆکارە گرنگانەی بۆ ململانەی نێوان خەڵکی عێراق بۆ مشتومڕ و کە لە پووری عێراقی شێوازێکی نمونەیی وەرگرت دوور لە واقعی بەرجەستە بوون. لەبەر ئەوە جیاوازیەک دەرکەوت لە نێوان بیرکردنەوە و جێبەجێکردنی کرداریدا. وەردی زانی کە کۆمەڵگەی عێراقی پێویستی بە لێگەیشتن هەیە لە نێوان بیر و باوەڕە جیاوازەکان بۆ دەسەڵات. تەنها ڕێگەیەک بۆ بنیانانەوەی کۆمەڵگەی نوێ بریتیە لە دیموکراتیەت کە وەردی بە تەنها چارەسەرێک بۆ کێشەکانی عێراقی دەزانێت. پێشگوی عێراقیەکان کە ڕۆژنامەی مەداد دەری دەکات لە یەکەمی ژمارەیدا هەوڵ دەدات تیشک بخاتە سەر کەسایەتی عێراقیەکان، ئەوانەیان کە بەشداریان کردووە لە بنیانانەوەی ڕۆشنبیری و شارستانیەتی ئەم وڵاتە. وەردی یەکێکە لەو کەسایەتیە دیارانە. ونبوونی سەرچاوە ڕەوشتیەکان لاپەڕە 27. ئەم بابەتە کە ئەمڕۆ باسی لێوە دەکەین جیاوازە لە سروشتیدا لەگەڵ بابەتەکانی تر کە لیژنەی لێکۆڵینەوەی عەرەبی داوای لێکردوون کە گوێی لێ بگرن. بابەتەکەمان پەیوەستە بە ڕەوشتەوە، هەروەکو دەزانن ڕەوشتێکێکە لە ڕەهەندە ڕێژەییەکان کە خەڵکی جیاوازن لە نواندنیدا. ڕەوشت وەک سەرچاوە تەندروستی و تەکنیکی و ئابوووریەکان نییە کە خەڵکی کۆمەک بن لەسەر بڕیاردانی باش و خراپی. بۆ نمونە خەڵکی کۆکن لەسەرەوەی کە نەخۆشیەکان بە هەموو جۆرەکانیەوە بەڵایەکە و تووشی مرۆڤ دەبێت و خۆپاراستن لەو نەخۆشیانە مرۆڤ هەمیشە هەوڵی داوە زۆربەی بیر و بۆچوونی خەڵکی دەربارەی خۆپاراستن وەک یەکە، بەڵام بە هەمان بیر و بۆچوون نەڕوان نەڕەوشت. واتە بەڕوانینێکی جێگیر ڕاستتر وایە بڵێن کە هەموو ڕۆشنبیری مرۆیی پرەنسیپێکی ڕەوشتی تایبەت بەخۆی هەیە کە دەڕوانێتە ڕەوشتی ئەوانی دی بە شێوەی گومان و ڕق و ڕق لێبوونەوە. و لەبەرەوە پێویست بوو لە سەرمان پێش باسکردن لە ونبوون لە ڕەوشتی عەرەبیدا ئەو بنچینانە بزانین کە ئەم باسییان لەسەر بنیاد نراوە. بە شێوازێکی دیکە پێویستە بزانین ڕەوشت چییە پێش ئەوەی بزانین ونبوون کێیە تیایدا. و لە پێناو سەرچاوەیە کە پشتی پێ بەستین و گرنگی پێ بدەین بۆ کایەکانیان بابەتە هەوڵ دەدەم بەراوردێک بکەم لە نێوان ڕەوشتی دەشتەکی و ڕەوشتی شارستانیەت.
ئەویش هۆکارێکەیە پاڵی پێوە ناوین بۆ بەراوردکردنی نێوان ئەم دوو چەمکە، چونکە کۆمەڵگەی عەرەبی جیاوازە لە نێوان زۆرێک لە کۆمەڵگەکانی دیکەدا، جیاوازە لەوەی کە پەیوەندیەکی پتەوی هەیە بە دەشتێکی لەلایەک و کۆنترین نیشتیمانی شارستانیەتەکان لە لایەکی دیکەدا. جێگەی داخە لەم بارەوە زۆرێک لە لێکۆڵەرەوانی عەرەب گرنگیەکی پێویست نەدەن بەم لایەنانەی کۆمەڵگەکانی و لێکۆڵینەوەکانی ڕۆشنبیرانی عەرەب لەسەر کۆمەڵگەکەیان دەبینن، هەروەک چۆن ڕۆژئاوایەکان لێکۆڵینەوە لەسەر کۆمەڵگەکانی خۆیان دەکەن. شایانی باسە کە کۆمەڵگەی عەرەبی جیاوازە لە کۆمەڵگەکانی ڕۆژئاوا لە کەلەپوری ڕۆشنبیری و شارستانیەتیدا، کەواتە پێویستی بە میتۆدێکی لێکۆڵینەوەی تایبەت بەخۆی هەیە. پێویستە پێش هەموو شتێک ئەوەمان لەبیر نەچێت کە وڵاتانی عەرەبی دەکەونە گەورەترین ناوچەی بیابان لە جیهاندا. ئەگەر سیر بکەین مەراکێش لە ڕۆژئاواوە تاکو عێراق لە ڕۆژهەڵات دەبینین بیابانێکی فراوانی تێدا کشاوە تا ڕادەیەک جێگەی ئاماژەیە. مێژووی هەم وڵاتە پڕ بووە لە شەپۆلی مرۆیینەوە لە دوایینەوە. شیاو نییە کە کاریگەری بیابان لەسەر پێکاتەی کۆمەڵگەی عەرەبی پشتگوێ بخەین و سەرزەنشتی ڕۆژئاوایەکان ناکەین ئەگەر کاریگەری بەها دەشتێکیەکان لە کۆمەڵگەکەیاندا پشتگوێ بخەن، لەبەر ئەوەی وڵاتەکانیان تا ڕادەیەک بێبەشن لە بیابان و کە لە پورێکی دەشتێکیان نییە. بەڵام عەرەب بەها دەشتێکیەکان بەشێکی گرنگ لە ڕژێمی کۆمەڵایەتیان پێک دەهێنن. بە بیر و بۆچوونی ئێمە ناتوانین لە ڕەوشتی عەرەب بگەین لە بارودۆخی ئێستادا پێش ئەوەی لێکۆڵینەوە بکەین لەسەر ڕەوشتی بەه و باپیرانی دەشتێکی، یان بۆ ئەوەی بزانین ئەوان چۆن دەیان ڕوانی بۆ کاروبارەکانی ژیان. کەسایەتی کۆمەڵگەی دەشتێکی لاپەڕاسی. با ئێستا لێکۆڵینەوە لەسەر کەسێتی کۆمەڵگەی دەشتێکی بکەین و لێرەدا دەڵێن کە لێکۆڵینەوە کۆمەڵایەتیە نوێەکان وا دەبینن کە هەر کۆمەڵگەیەک لە کۆمەڵگە مرۆیەکان وەک تاک وایە خاوەنی کەسێتی تایبەت بەخۆی هەیە و ئەم کەسێتیە کۆمەڵایەتیە لە زاراوەی زانستیدا بە کەلتور واتە کەڵچەر ناسراوە. ئەگەر لە دەشتێکیت بکۆڵینەوە لەم چوارچێوەیەدا ئەنجامێکمان دەست دەکەوێت کە جیاوازە لە ئەنجامەکانی دیکە کە گەڕیدە و ڕۆژهەڵات ناسەکانی دیکە پێی گەیشتون کە لە دەشتێکیەکانیان کۆڵیوەتەوە. لەم سەردەمەی ئێستادا کێشەیەم لە کۆڵینەوانە ئەوە بووە کە بەسێ و تایبەتمەندانیان دەکرد کە دۆزی بوویانەوە لە کۆمەڵگەی دەشتێکیدا شان بەشانی یەک بەبێ ئەوەی بگەڕێن بە شوێن هۆکاری هاوبەش کە لە پشت ئەم هۆکارانەوە خۆیان حەشاردەوە. بە شێوازێکی دیکە ئەوان هەروەک لە کەسێک بکۆڵنەوە و بەس لە سیفەتە جۆر بە جۆرەکانی بکەن بەبێ ئەوەی بەس لە شێوازی کەسێتی بکەن کە لەو سیفەتانەدا ڕەتمێکی جوڵەی پتەوی پێکێناوە. ڕۆس بندگت لە کتێبە بەناوبانگەکەی خۆیدا دەڵێت کە سیفەت لە هەر کۆمەڵگەیەکدا وەکو ئەو ڕەگەزانە وایە کە پێکهاتەیەکی کیمیایی لێ پێک دێت کە کارلێک دەکەن و وە پێکەوە گونجاون. بە شێوەیە کە شتێکی نوێیان لێ دروست دەبێت جیاوازە لە سیفەتیدا لەگەڵ ڕگەزە پێکێنەرەکانی بەمەش دەگوترێت کەسێتی کۆمەڵگە. و لێرەدا دەپرسینە و بنەمایە چییە کە کەسێتی کۆمەڵگەی دەشتێکی لەسەر بنیات نراوە. بۆ وەڵامدانەوەیان پرسیارە پێویستە بەراوردێ بکەین لە نێوان کەسێتی دەشتێکی و کەسێتی شارستانیەتیدا و دەتوانین لەم بارەوە بڵێن کە کەسێتی شارستانیەتی لەسەر بەرهەمهێنان وەستاوە لە کاتێکدا کەسێتی دەشتێکی لەسەر دەست بەسەرداگرتن وەستاوە. هەروەک دەزانین جیاوازی زۆرە لە نێوان ڕەوشتی بەرهەمهێنان و ڕەوشتی دەست بەسەرداگرتندا. ئێمە دەزانین بە شێوەیەکی گشتی کە تاکی شارستانیەتی دێرین لە شارستانیەتەکەیدا قورسە بۆیان بژین بەپی پیشەیان هەر جۆرێک لە بەرهەمهێناندا بێت و لەوانەیە ئەو بەرهەمهێنانەی مادی بێت یەخود فکری بێت. ئەو بەرهەمهێنانە بە هەر حاڵێک کارامەیە کە بەدەستێت لە ڕێگەی هەوڵ و ڕاهاتن و ئەزموونەکان لە زۆربەی کاتەکاندا. هەتا وەکو کارامەیی تاکی شارستانێتی لە پیشەکەیدا باش بێت کە پسپۆر بووەتیدا بازاڕی باش دەبێت و ئاستی بژێوی بەرز دەبێتەوە بە بەراوردکردن لەگەڵ ئەو کەسانەی کە لەگەڵیدا هاوبژێوی بوون. بەڵام تاکی دەشتێکی ڕوویەکی تری هەیە لە بیاباندا دەژیت. لەبارەی بەرهەمهێنانەوە کەمێک نەبێت هیچی تر نازانێت و بیابان هیچی تێدا نییە جگە لە هەندێکیا کە لێرە و لەوێ سەوز دەبێت. ئەویش بە فەرمانی خودا قورئانی پیرۆز بە دانیشتوانی بیابان دەڵێت وفي السماء رزقكم وما توعدون. لێرەدا ئاماژە بەوە دەکات بەو بارانەی کە لە ئاسمانەوە دێتە خوارەوە دەبێتە هۆی سەوزبوونی گیا و بیرەکان پڕ دەبنەوە. لێرەدا دەشتێکی تێر دەبێت و ئەو دێری دەکرێت بەبێ ئەوەی گوێ بدەنە بەیانی و داهاتوو. کێشەی گەورەی دەشتێکی ئەوەیە کە ناتوان سەرچاوی گیا و ئاو لە وەرگا لە نێوان خۆیاندادا بەش بکەن یاخود مافەکانیان لەسەر بەڵگەنامەوە تا سەنەد تۆمار بکەن وەک چۆن شارستانیەتەکان سەروەت و سامانیان لەسەر سەنەد تۆمار کردووە.
سەرچاوەکانی لە وەرگا و ئاوکەمن لە چاو ژمارەی گەشە کردویان. ئەوان ناچارن کە ململانێ و دووبەرەکی بکەن بە هێزی شمشێر و لە دەشدا شوێنێک نییە بۆ لاوازی کە داوای پرەنسیپەکانی دادپەروەری و یەکسانی بکات و هەروەک شاعیری دەشتەکی کۆن دەڵێت دەخۆینەوە ئاو ئەگەر بە لێشاو بۆمان بێت ئەخۆنەوە ئەوانی دی قوڕ و لیتاو. لە پەندەکانی دەشتەکی داهاتووە کە حەق واتە ڕاستی بە شمشێرە و بێهێز گەواهی دەری دەوێت. هەروەها لە وتەکانیان داهاتووە کە حەڵال بۆیە وەسمان لە تۆ هێناوە بە ناچاری وەسمان لێهێناوی. ئەی حەڵال چارەسەر بەدەست ئێمە نییە ئەوەی لەگەڵی یان لەگەڵی دانیشیت و گوێ لە وتەکانیان بگری بۆی دەردەکەوێت کە پیاوەتی لەلای ئەوان بە پێوەری زەڵبوون دەست بەسەرداگرتنە کە ستایشی پیاوێک دەکەن پێی دەڵێن شێر کە مافی خۆی بە بازوو بەدەست بهێنێت وە کەس چاری ناکات. لە شوورەی تیرین کار بە یەکێک دەڵێن کە سەنعات واتە دروستکەر بێت یاخۆت ئەلحاکیل واتە چنین بێت. ئەمیش لە ڕوانگەی ئەواندا واتای ئەوەیە کە لاوازی بژێوی ڕۆژانەی بە عارەقی ناوچەوانی بەدەست دێنێت وەک ژنان بەڵکو بە هێزی شمشێر بەدەستی نایەنێت. و لێرەوە ناوی کاری دەستیان ناو لێنە ئەلمهنە یان پیشە و ئەم ئەلمهنەیەش لە ئەلموهانەوە هاتووە واتە لە سوکایەتیەوە وەرگیراوە. پێوەرەکانی شارستانێتی لاپەڕە 34 کەسی شارستانی گوێناداتە ئەم بەها دەشتەکیانە چونکە ئەو هەر لە منداڵیەوە لەسەر بەها جیاوازتر پەروەردە بووە. مرۆڤی شارستانێتی ڕێز لە خەڵک دەگرێت بە پێی کارامایی یاخود لە پیشەکەیان و ئەوەیشی کە بەدەستی دەهێنن. شارستانێتی دەشتەکی بە کەسانی تاوانبار و چەتەدا دەنێن و بڕوای پێیان نییە. هەروەها ئەوەی لەبیر دەچێت کە کەسی دەشتەکی بە چاوی تووڕەی و بغزاوی سەیری شارستانێتی دەکات هەروەک چۆن شارستانیەت بەو شێوەیە سەیریان دەکات. دەشتەکیش بە هەمان شێوە سەیری شارستانێتی دەکات. بە بۆچوونی دەشتەکی کەسی شارستانێتی ڕیسوایە و بێڕێزە و مافی ژیانی نییە. دکتۆر فاضل ئەلجەمالی سەردانی هۆزی غەنزەی کرد لە بیابانی شام و کاتێک ئەم هۆزەی بینی سەری سوورما کە بڕوا بە خودابوون دەکەن و نوێژ و ڕۆژوو بۆ دەکەن لە کاتێکدا دەست ناپارێزن لە تاڵانی و تاگیرکردنی سەروەت و سامانی خەڵکی. هەر کاتێک کە هەلی گونجاویان بۆ بڕەخسێت پرسەری ئەو دوو فاقەیەی لێکردوون لە وەڵامدا ئەویان پێڕاگەیاندووە کە پێشتر بیریان لەم پرسیارە نەکردوێتەوە. کێشەی دکتۆر فاضل ئەوەیە کە بە پێوەری شارستانێتی هەڵیان دەسەنگێنێت ئەوی تێدا پەروەردە بووە، بەڵام دکتۆر فاضل ئەوەی لەبیر دەچێت کە ئەوان پێوەری ڕەوشتی تایبەت بە خۆیان هەیە. ئەوان خوددا وەکو خۆیان دەبینن کە ڕێز لە پیاوی ئازا دەگرێت کە توانای تاڵانکردنی هەبێت. ئەویش بەڵگەیەکە لەسەر ئەوەی کە چاکە دەکەن بۆ گیانی مردوانیان ئەویش بە ماڵی تاڵان واتە بۆ پارەی کە بە تاڵانی بەدەستیان هێناوە کە پێی دەڵێن غارەتە ضەحی واتە پەلامەردانی بەیانیان. ئەمە بەڕێزترین و نزیکترینیانە لە خودداوە چونکە بە ڕۆژی نیوەڕۆ دەکرێت کە ئەویش بەڵگەیەک لەسەر ئازایی و نەبەردیە. دەشتەکی تووڕە دەبێت کە پێی دەڵێن خوددا بێبەشت بکات لە پەلامەردانی بەیانیان. مامۆستا عەباس ئەلعەزاوی پرسیار لە دەشتێکێک دەکات و پێی دەڵێت ڕاستە کە چاکە دەکەن بۆ مردووەکانتان لەوەی کە بەدەستی دەهێنن واتە لە پەلامەری بەیانیان و بۆچی دەشتێکی تووڕە دەبێت کە پێی دەڵێت خوددا بێبەشت بکات لە پەلامەری بەیانیان. لە وەڵامدا دەشتێکی وتی ئایا لە پەلامەردانی بەیانیان حەڵالتر هەیە؟ ئەو پەلامەرە بە ڕۆژی نیوەڕۆ دەکرێت و چۆن خوددا بێبەشم بکات لەو جۆرە پەلامەردانانە. ناکرێت ئێمە سەرزەنشتی دەشتێکی بکەین لەسەر ئەو خوڕەوشتانەیان. خوڕەوش لە ڕاستیدا هیچ نییە جگە لە وێنەیەک لە وێنەکانی خۆگونجاندنی مرۆڤ لەگەڵ دەوروبەریدا. ئەگەر یەکێک لە ئێمە هەر لە منداڵیەوە لە دەشتدا گەورە ببوایە نەی دەتوانی خوڕەوشتێکی دیکە بۆ خۆی دیاری بکات و بیرمەند و پێشینەکان هەڵەیان کرد کاتێکە پرەنسیپەکانی ڕەوشت تەنها لە عەقڵەوە دەردەهێنا دواتر ئەم پرەنسیپەیان دەسەپاند بەسەر خەڵکیدا. مرۆڤ لە نمونە باڵاکان تێناگات کە فەیلسوفە ئیلهام وەرگرەکان باسییان لێوە کردووە، بەڵکو مرۆڤ لەسەر ئەو شێوازە ڕەفتارە دەڕوات کە کۆمەڵگەکەی ڕێزی لێ دەگرێت. ئەگەر کەسێک وەک شێوازەکانی کۆمەڵگەکەی ڕەفتاری کرد ڕێزی لێ دەگیرێت، بەڵام ئەگەر لە چوارچێوەی ئەو بەها کۆمەڵایەتیانە چووە دەرەوە وەک مەیمون سیر دەکرێت. هەڵەی هەندێک لە ڕۆژهەڵات ناسەکان لاپەڕە 37
هەندێک لە ڕۆژهەڵات ناسەکان ئەوانەی کە لە دەشتێکیان کۆڵیوەتەوە پێیان وایە پیاوی دەشتێکی ماڵی زۆر خۆش دەوێت، ڕێز لە هیچ شتێک نەگرێت تەنها دینار و درهەم نەبێت. لە دیدگای پیاوی دەشتێکیەوە شتە مەعنەویەکان هیچ بەهاوبایەخێکیان نییە. لەو ڕۆژهەڵات ناسانەش ئۆلێریە کە لە کتێبەکەی دانووسیوێتی عەرەبی بیفۆ محەممەد دەڵێت دەشتێکیەک نمونەیەکە لە ئارەزووی مادی بە شێوەیە کە چاوچنۆکی هەستەکانی داگیری کردووە، هیچ دەرفەتێکی بۆ نەماوەتەوە لە خەیاڵ و سۆز و ئاین. ئەو شتانەی لە ڕوانگەیەکی مادی ڕەهاوە دەبینێت و هیچ کارێک ئەنجام نادات ئەگەر قازانجێکی خێرای نەبێت. من پێم وایە کە ئەم بیر و بۆچوونەی ئۆلێری بێکەم و کورتی نییە. ئەو سەیری ڕاستیە کۆمەڵایەتیەکان دەکات تەنها لەلایەک وەلایەنەکانی دیکەش پشتگوێ دەخات. لە ڕاستیدا لەو کاتێک کە دەشتێکی بە دوژمنکارێکی تاڵانچی دەبینن، لە هەمان کاتدا بە کەسێکی بەڕێزی بەوەفا دەبینێت تا ڕادەیەک کە کەسی شارستانەتی ناتوانێت بگاتە ئاستی. لە ڕاستیدا دەشتێکی داواکارێکی ڕاستەقینەی سامانە، بەڵام داواکاری سامان نییە لە پێناوی ساماندا. سامان نیشانەی پیاوەتی و سەرکەوتنە، وە گوێ ناداتە دەستفراوانی لە ساماندا هەر کاتێک بگاتە دەستی. لێرەوە ستایشی دەشتێکی دەکرێت بە تاڵانچیەکی بەخشەر. ئەو تاڵانچیە کاتێک تاڵان نیشانەیە بۆ هێز و بەخشەرە کاتێک بەخشین بە هەمان شێوە نیشانەیە بۆ هێز. لەبەر ئەوە کەسی دەشتێکی دەبینێت لە نێو هەموو خەڵکیدا سوورە لەسەر تەنها فلسێک کاتێک کە لێی زەوت دەکرێت، لە کاتێکدا دەست کراوەترین کەسە کاتێک پەنای بۆ دەبێت یان داوای یارمەتی لێ دەکەیت و هەموو ژیانی لەو پێناوەدا دەبەخشێت. ئەمە سەرەڕای سامانەکەیشی ئامادەیە سەر و سامانی خۆی ببەخشێت لە پێناوی کەسی بەرامبەریدا. هەروەک دەشتێکی ڕازگۆیەکی ڕاشکاوی دووڕووی و فێڵ و تەڵەکەی خۆش ناوێت. کاری بە هەموو جۆرەکانیەوە لاوازیە و لەگەڵ سروشتی کەسێکی ئازا و سەرکەوتوو ناگونجێت. کەسی دەشتێکی دەتکوژێت یاخود تاڵانت دەکات، بەڵام خیانەت لە سپاردەت ناکە، بە جۆرێک کە دەشتێکی لە ڕووی سپاردەوە متمانەی هەیە لە لای بەرامبەرەکەی. دەشتێکی لە دوورترین شوێنی دەشتەوە دێت بۆ جێبەجێکردنی ئەو ئەرکەی کە لە سەرشانیەتی بەرامبەر بە تۆ. لە کاتێکدا لەوانەیە تۆ ئەوت لەبیر چوو بێتەوە یان لێ بێزار بوو بیت بە درێژایی کات، بە درۆ و سوێند و بەخوا ناخوات ئەگەر خواردنی ئەو سوێندەش ببێتە هۆی ڕزگارکردنی لە تەنگ و چەڵەمەیەک. ئەگەر سوێندی بۆ خواردی بە هۆبل خودای پەرسترا و سولەیمانی کوڕی داوت، ئەمە بەڵگەیەکە لەلایەن کەسی دەشتێکیەوە. لە زۆر جاردا ڕازگویە و ئەگەر سوێندی خوارد دڵسۆزە بۆی. کاتێک دەشتێکی شارستانی دەبێت لاپەڕە چل. ئەمە یەکەسێتی دەشتێکی بەوەی کە هەیەی لە باشە و خراپە کە هەموو بنیاد نراوە لەسەر سەرکەوتن و دەست بە سەرداگرتنی و ئازایەتی. دەتوانم بڵێم کە ئەم کەسایەتیە باشە و خراپەکانی دەپارێزێت بۆ ئەوەی لە بیاباندا بمێنێتەوە. و لێرەدا دەپرسین ئایا دەشتێکی دەتوانێت لە بیابانێکی وشکدا بۆ ماوەیەکی درێژ بمێنێتەوە؟ ئەو ئازایەکی نەبرد و شمشێرێکی پەڕێنەر هەڵدەگرێت و لە ئاوەدانیەکی دەوروبەریدا کەسانێکی شارستانی دەبینی کە تێر بوون لە خواردن و لە هەمان کاتدا کەسانێکی ترسنۆکن. ئایا ڕێگەیان پێدەدات لەناو ئەو خۆشگوزاریانەدا بژین کە هیچ مافێکیان پێوە نییە، یاخود داگیریان دەکات و سامانیان بەتاڵان دەبات؟ مێژوو زنجیرەیەکی دوور و درێژی لە پەلامەردانی دەشتێکی بینیوە بۆ سەر ئاوەدانیەکانی دەوروبەری بیابان. ئێمە کارمان نییە بەم پەلامەردانەوە لە ڕووی سیاسیەوە لێکۆڵەری تایبەت بەخۆی هەیە، بەڵکو ئێمە دەمانەوێت لەلایەنە کۆمەڵایەتیەکەوە لێکۆڵینەوە بکەین. ئەوەی پەیوەندی بە بابەتی ڕەوشتەوە هەیە کە ئێمە لەو بارەیەوە قسەی لەسەر دەکەین. ئەبن خەلدون دەڵێت دەشتێکیەکان دەستدەگرن بەسەر ئاوەدانی شارستانیەتیەکاندا و بەخۆشیەکانی ڕادێن و بەرەبەرە ڕەوشتە کۆنەکانیان بیردەچێتەوە و ڕەوشتی شارستانیەتی وەردەگرن. ئیبن خەلدون مەبەستیەوەیە کە دەشتێکیەکان هەموو ڕەوشتەکانی لەبیر دەچێتەوە بە باشە و خراپەوە. و من خەریکە پێم وابێت کە ئەم بۆچوونەی ئیبن خەلدون ڕاست بێت لە چوارچێوەی ئەو سەردەمە کۆنانەی کە ئیبن خەلدونی تێدا ژیاوە یاخود مێژووی خوێندووەتەوە. بەڵام ئەم بۆچوونەی ئیبن خەلدون بۆ کۆتایی سەردەمە کۆنەکان واتە مەبەست لە کۆتاییەکانی سەدەی 15ەمە کە ئیبن خەلدون لەو ماوەیەدا ژیاوە زۆر ڕاست نییە. لەگەڵ ئەوەشدا خاڵی نییە لە ڕاستیەوە. بە بۆچوونی من کۆتاییەکانی سەردەمە کۆنەکان جیاوازە لە سەردەمەکانی پێشوی لە جۆری چەک و کە لە شەڕەکاندا بەکاردەهات لە نێوان دەشتێکی و شارستانیەتیەکاندا. خەڵکی شمشێری بەکارهێناوە هەروەک چۆن ئاشکرایە لەبەر ئەوەی لە زۆربەی کاتدا دەشتێکی سەرکەوتوو بووە بەسەر ئاوەدانی و شارستانیەتیەکاندا. دەشتێکی کارامەترە لە جەنگی شمشێردا لە کەسە شارستانیەکان، بەواتای ئەوەی ئەوان دەست دەگرن بەسەر ئاوەدانیەکاندا و دەسەڵاتی تێدا دادەمەزرێن و چینی دەسەڵاتدار پێک دەهێنن.
بەڵام لە دوا سەردەمەکاندا بەکارهێنانی شمشێر بەسەر چوو چەکی ئاگرین جێگەی شمشێری گرتەوە. دەشتەکی ناتوانێت دەم چەکە بەکار بهێنێت یاخود هونەر بەکار بهێنێت لە دروستکردنیدا، هەروەک چۆن شارستانیەتەکان هونەریان بەکاردەهێنا لە دروستکردنیدا. لەبەر ئەوەی دەشتێکیەکان هەستیان بە نەتوانینی کرد لە داگیرکردنی ئاوەدانیەکانی دەوروبەریان هەروەک چۆن لە کۆندا دەیان کرد. دەشتێکیەکان هەرکە لە شارستانیەتیەکان نزیک دەبوونەوە تۆپی گەورەیان ڕوو تێکرا بوو و ئاگرباران دەکران و گەشتە ئەو باوەڕی کە ئازایەتیە کۆنەکەیان هیچ سوودێکی نابێت لە بەرامبەر لولەی تۆپ و گولەی ئاگرین. لە لێکۆڵینەوەم لە مێژووی عێراق لە سەردەمی عوسمانیدا تێبینی ئەوەم کرد کە هۆزە دەشتێکیەکان دەهاتن بۆ عێراق لە ڕێگەی هاتنێکی قۆناغ بە قۆناغەوە، واتە بە شێوەی تەدریجی نەک لە ڕێگەی ڕزگارکردنێکی جەنگیەوە. هەندێک لە هۆزەکان هەوڵیاندا لە ڕێگەی کاریگەری مەسهەبی وەهابیەوە عێراق داگیر بکەن یان چەند جارێک لە ڕێگەی شمشێرەوە، بەڵام شکستی هێنا و حکومەتی عوسمانی توانی بەرپەرچیان بداتەوە دوای ئەو هەموو قەسابخانەی کە پێی هەستان لە کەربەلا. لە کۆتاییەکانی سەدەی هەژدەیەمدا محەممەد عەلی توانی هێرش بکاتە سەر پایتەختەکان لە ناوجۆرگەی بیابان و گورزێکی تون لە جوڵانەوەیان بدات. ئەم جەنگە وێنەی نەبوو لە مێژووی دوورگەی عەرەبیدا کە هیچ سوپایەکی شارستانێتی نەیتوانی بچێتە ناوجۆرگەی بیابان و ڕزگاری بکات. کورتەی ئەوەی دەمەوێت بێڵم لەم بارەیەوە ململانەی نێوان دەشتەکی و شارستانیەتە لە سەردەمەکانی کۆندا شێوازێکی نوێی وەرگرتووە و بە شێوەیە کە هۆزەکانی دەشتەکی دزیان دەکردە ناو ئاوەدانیەکانی دەوروبەر و تێی دانیشتەجێ دەبوون بەبێ ئەوەی هەوڵی دەست بە سەرداگرتنی بدەن. ڕەوشتی هۆزەکانی عێراق لاپەڕە 44. ئەمەوێت بچمە سەر لێکۆڵینەوەی ڕەوشتی هۆزەکان دوای شارستانێتی بوونیان. ئەوەی جێگەی ئاماژەیە کە زۆربەی لێکۆڵینەوەم لەبارەی هۆزەکانی عێراق چڕبۆتەوە. مانای ئەمەش ئەوە دەبێت کە لێکۆڵینەوەکەم لاوەکی دەبێت نەک گشتگیر بێت، بەڵام بە هەر حاڵ هیوادارم لێکۆڵینەوەکەم سوودی هەبێت بۆ برا لێکۆڵەرەوەکان لە وڵاتانی دیکەی عەرەبی کە دەتوانن بەراورد بکەن لە نێوان بارودۆخی عێراق لەلایەک ڕەوشتیەوە بە بارودۆخی وڵاتانی دیکە تاکو ڕوویەکی لێکچوو یاخود جیاواز لە نێوانیاندا بدۆزرێتەوە. ئەو کارێکە دەمەوێت سەرنجتانی بۆ ڕابکێشم ئەوەیە کە ئەو هۆزە دەشتێکیانەی کە لە عێراق دانیشتەجێ بوون لە دوا سەردەمەکاندا بە تایبەت لە سەردەمی عوسمانی دەشتێکیەکان بەشێکی زۆر لە کردە باشە کۆنەکانیان لەدەستدا، لە کاتێکدا کردارە خراپەکانیان پاراست، ڕاستگۆیی و ڕاشکاوی و پاراستنی سپاردەکانیان لەدەستدا، بەڵام پەیوەستبوون بە دەمارگیری و هۆزایەتی و تۆڵەسەندنەوە و دەستدرێژیکردنە سەر یەکتری و شانازیکردن بە تاڵانی و داگیرکردن. ئەمیش کارێکی نامۆی و سەرنج ڕادەکێشێت ئەو هۆکارانە چینکە باشەکانی دەشتەکی لاواز دەبن لە بەرامبەر بارودۆخی شارستانی نوێدا، لە کاتێکدا خراپەکان خۆیان ڕادەگرن لە بەرامبەر ئەو بارودۆخی شارستانیەتدا. دەبێت هۆکاری کۆمەڵایەتی هەبێت لە پێش ئەو سەردەمەی کە دەبێتە هۆی ئەم دەرەنجامە کە خاڵین لە ونبوونی ڕەوشت. ئایا ئەو ونبوونە چییە؟ ئەوەی کە دەمەوێت بیڵێم هاوڕێیان لە لێکۆڵەرەوە عێراقیەکان ئەوەیە کە ئەو کاتەی ڕژێم و دەسەڵات بەوبوو لە عێراقدا لەم سەردەمەی دواییدا دەستی هەیە لەم ونبوونەی ڕەوشتدا. پێویستە ئەومان لەبیر نەچێت کە حکومەتی عوسمانی حکومەت نەبوو، بەمانە ڕاستەقینەکەی گوێی نەدەدا بە پاراستنی ئاسایش و ڕێخستنی وەک حکومەتی پێشکەوتوەکان، گرنگی نەدەدا بە ویستی خەڵکی جگە لە وەرگرتنی باج و سەرانە. ئیتر دواتر خەڵکی چیان دەکرد؟ کێشەیەک نەبوو بۆ دەسەڵات. سیاسەتی حکومەت لە بەرامبەر هۆزەکان ئەوە بوو کە وازی لە هۆزەکان دەهێنا و بۆ ئەوەی شەڕ بکەن و تاڵانی یەکتری بکەن. ئاشکرا بوو کە هانی دەدان بۆ شەڕکردن و تاڵانکردن لە پێناو لاوازکردن یاخود لەسەر بنەمای جیاوازی کە سوودی دەبێت. ئەوەی زیاتر ناکۆکی ئەم هۆزانەی زیاتر کرد زەویەکانی عێراق بەردەوام لە گۆڕاندا بوون لە باشی بەرهەمهێنان و ئاسانی ئەو دیریکردنی زۆر جار پارچەیەک زەوی لە سەرەتاودا باش دەبوو، بەڵام دواتر بەهۆی کەڵەکەبوونی خوێوە خراپ دەبوو. هۆزەکان ناچار دەبوون لە زەویەکە بگوازرێنەوە بۆ زەویەکی دیکە. ئەم گواستنەوەیەش لە دوای جەنگێکی خوێناویەوە دەکرا بە شێوەیەک هۆزی بەهێز دەستی دەگر بەسەر زەوی باشدا دوای ئەوەی خاوانەکانیان دەردەکردن. عێراق ڕژێمێکی جێگیری نەبوو بۆ تۆمارکردنی زەوی وزار، لەبەر ئەوەی هۆزەکان دەجەنگان لەسەر زەوی وزارە باشەکان هەروەک چۆن پێشینەکانیان لە بیابانەکاندا لەسەر ئاو لە وەرگاکان دەجەنگان. ئەوەی لێکۆڵینەوە دەکات لە مێژووی هەر هۆزێکی عێراقی ئەوەی بۆ دەردەکەوێت کە هیچ هۆزێک لەسەر زەویەکی دیاریکرا و جێگیر نەبووە، یان ئەوە تا ئەو هۆزە دەرکراوە لەسەر زەوی وزارەکان یان هۆزی تری دەرکردووە بە پێی هێز و توانێت دەست بە سەرداگرتنیان.
ئەمیش دەبێتە هۆی ئەوەی کە ڕۆڵەکانی هۆز پارێزگاری بکەن لە دابوونەریتە کۆنەکانیان کە یارمەتیان دەدات بۆ مانەوە لەو چوارچێوە گرژەدا. لەو کاتەی کە هۆزەکانی عێراق دەجەنگان و یەکتریان تاڵان دەکرد و هەستیان بە گەورەیەکی زۆر دەکرد لە بەرامبەر هەر لایەنێک کە دەستدرێژیان بکاتە سەر، کەچی لەگەڵ ئەمەشدا لە بەرامبەر زوڵم و سیستەمی حکومەتی هەڵوێستی بێدەنگی و ملکەچیان دەنوان. دەتوانم بڵێم کە تاکی هۆزی دووڕووی هەبوو، ڕوویەکیان هەستی بە گەورەی و بەڕێزی دەکرد کاتێک دەگەیشتە هاوپێگەکانی خۆی لە ڕۆڵەکانی هۆزەکانی تر کە لێرەدا دەیبینی لە هەموو کە زیاتر تووڕە و دەمارگیرە و هەوڵی تۆڵەسەندنەوە دەدات. بەڵام لە بەرامبەر حکومەت و پیاوانیدا کەسێتێکی تری هەیە و ملکەچ و خۆڕاگرە بەرامبەر بە سوکایەتیەکانی حکومەت بەبێ ئەوەی ڕاپەڕێت. تاکی هۆز لە بیاباندا بەرەبەرە تایبەتمەندی ڕاشکاوی و دەستپاکی و لێبوردەیی ون دەکرد کە لە باو باپیرانیەوە بۆ بێجێما بوو. ئەو کاتەی بینی پیاوانی حکومەت وەستاون و ئاژەڵەکان و بەر و بوومە کوشت و کاڵیەکانی بۆ دەژماردن، بۆیە ناچار بوون درۆ بکات و سوێند بە خودا و هەموو پێغەمبەرانی بخوات بۆ ئەوەی هیچ نەبێت کەمێک لە باجەکانی لەسەر کەم بکەنەوە. ئەگەر لەگەڵ حکومەت شوێنی ڕاستی بکەوتایە هیچی بۆ نەدەمایەوە لە خواردن و پۆشاک بۆ ئەوەی بەشی خۆی و منداڵەکانی بکە. لەو تا گێڕاوەکانی پێغەمبەری ئیسلام درودی خوای لەبێت، ڕۆژێک پێغەمبەر بەلای ماڵی ئەنسارەکاندا تێدەپەڕێت، گاسنێک دەبینێت و دەفەرمێت ئەمە نەچێتە ماڵی هیچ کەسێکەوە ئەگەر لەگەڵیدا سەرشۆڕی نەبردرێتە ماڵەوە. و لێکۆڵەرەوان هەوڵیانداوە ئەم فەرمودەیەشی بکەنەوە بە وتەی ئیبن خەلدون، ئەو کەسانی کشت و کاڵ دەکەنە پیشە دەکەونە ژێرباری ستەمی دەسەڵاتداران و سەپاندنی باج و سەرانە بەسەریاندا، و ئەمەش دەبێتە هۆی سەرشۆڕی، ئەوەش کە بە شوێنی دادێت لە ڕەوشت فێڵ و تەڵەکەیە. پێم وایە فەرمودەیە تا ڕادەیەکی زۆر بەسەر هۆزەکانی عێراقدا جێبەجێ دەبێت، چونکە ئەوان کەوتبوونە ژێرباری حکومەتی عوسمانی بۆ ماوەیەکی درێژ. لە ئەنجامی ئەمەدا فێری درۆ تەڵەکە بووبوون و بووبوونە خاوەنی دوو کەسایەتی جیاواز. کەسایەتیەکیان بەرەنگاری پیاوانی حکومەت دەبوونەوە و کەسایەتێکی دیکەیان بەرەنگاری هاوشێوەکانی خۆیان دەبوونەوە لە ڕۆڵەی هۆزەکانی دیکە. دەتوانم بڵێن کە هۆزەکانی عێراق هیچ ڕەوشتێکیان نەگۆڕا دوای دروستبوونی نیشتیمانی عەرەبی و ئەوەی جێگەی داخە کە حکومەتی نیشتیمانی نوێ لەسەر دادوەری و حکومەتی لە ناوچوو دروست بوو، و هەمان فەرمانبەرە کۆنەکان بەکار هاتنەوە بە شێوەیەکی فراوان، بە شێوەیەک کە تاکی هۆز هیچ جیاوازێکی نەدەبینین لە نێوان ڕابردوو ئێستادا. ئەوەی زیاتر بارودۆخەکەی خراپتر کرد حکومەتێکی نیشتیمانی سیستەمی بە زۆر سەربازگرتنی سەپاندن بەسەر ڕۆڵەی هۆزەکاندا. دواقۆناغی ئەوانە لە سەردەمی عوسمانیدا لێی بەخشرا بوون، و کاتێک تاکی هۆز بینی کە ئەفسەران و سەربازان بۆ گرتنی ڕۆڵەکانیان دێن، ئەمە سەرەڕای پیاوانی باج، بۆیە هەمیشە خۆیان لە فەرمانبەرانی حکومەت دەدەسیەوە. هۆزەکانی ئەمڕۆ دیارە مەبەست لە ئەمڕۆ ئەو کاتە دەگرێتەوە کە عەلی وەردی ئەم لێکۆڵینەوەی تێدا نووسیوە لە هەموو پیاوێک دەترسن کە پەیوەندی بە حکومەتەوە هەبێت، جا ئەو پەیوەندیە چ دوور بێت یاخود نزیک، چونکە ئەو پیاوانەی حکومەت تەنها کاری خراپەیان لێدەوەشایەوە، لەبەر ئەوەی نەیان دەتوانی ڕاشکاو یاخود ڕازگۆ بن لەگەڵیاندا ئەگەر ئەو ڕازگۆیەش سوودی هەبوایە بۆیان. جارێکیان لەگەڵ کۆمەڵک لە خوێندکاران چوون بۆ گوندێک بۆ ئەوەی لێکۆڵینەوە بکەین لەسەر بارودۆخی کۆمەڵایەتیان، بەڵام خەڵکی گوندەکە وایان زانی ئێمە سیخوڕین و لەلایەن حکومەتەوە نێردراوین بۆ گەڕان بە شوێن هەواڵ یان شتێکی دیکە یان کێشیان بۆ دروست بکەین. بە وەڵامەکانیانەوە نکۆڵیکردن دیار بوو و بڕوایان پێ نەدەکردین ئەگەر سوێندمان بە خودا و بە قورئان بخواردایە. لە ڕوانگەی ئەوانەوە سوودی نەبوو، چونکە ئەوان ڕاهاتبوون بە خواردنی سوێندی درۆ بە خودا و پێغەمبەرەکانی لە کاتی پێویستدا. ئەمە تەنها جوتیارانی نەکدەگرتەوە، بەڵکو لە نێوان دانیشتوانی شارەکانیشدا باو بوو، بە تایبەت چینی نەخوێندەوارەکانیان لەبەر ئەوە هەر سەرژمێریەک کە حکومەتیان هەر لیژنێک لە پسپۆڕان پێی هەڵدەستان هەڵە بووە وانە دەکرا پشتی پێ بزپێردرێت. و لەو جیاوازیانش کە خەڵکی باسییان لێوە دەکرد لەو بارەیەوە دانیشتوانی عێراق ژمارەیان دەگەیشتە 10 ملیۆن کەس کاتێک کە شەکر یاخود قوماشیاندا بەش دەکرد بە پسوڵە، بەڵام ئەم ژمارەیە کەم دەبوویەوە بۆ 3 ملیۆن کەس کاتێک ناو تۆمار دەکرا بۆ سەربازی گرتنی زۆرەملێ. مانای ئەمەش ئەوەیە کە خەڵکی جارێک بە زیادە درۆ دەکەن و جارێکیش بە کەمی درۆ دەکەن، بەڵام ژمارەی ڕاستی دانیشتوان تەنها خوددا خۆی دەزانێت. کاریگەری دەرەبەگایەتی لەسەر ڕەوشت. لاپەڕە 51
دوای ئەوەی باسی کاریگەری حکومەتمان کرد لەسەر هەڵوەشانەوەی ڕەوش لە لای هۆزەکانی عێراق، ئێستا دەچینە سەر کاریگەری دەرەبەگایەتی لەسەر ڕەوشتی هۆزەکان. ئەوەی لێرەدا شایانی باسە کە دەرەبەگایەتی لە عێراقدا بڵاو دەبوویەوە و کاریگەری هەبووە بۆ سەر هەڵوەشانەوەی ڕەوشت. ئەم کاریگەریەش بەقەت کاریگەری حکومەت لەسەر ڕەوشت و تونتر و هەڵوەشێنەتر و ئەگەر ئەم کاریگەریە زیاتر نەبێت ئەوە کەمتر نییە. دەتوانم بڵێم کە دەرەبەگایەتی لە عێراقدا تازە دامەزراوە. دەرەبەگایەتی لە سەردەمی عوسمانی بەم شێوەیە ئێستا نەبوو و نهێنی ئەمە ئەوە بوو کە حکومەت هەستا بە تۆمارکردنی زەوی وزارەکان و تۆمارکردنی خاوەنداریەتی ئەم زەوی وزارانە نکۆڵی لەوە ناکرێت کە حکومەت ویستی بەم تۆمارکردنە بارودۆخەکە باش بکات، بەڵام لە هەندێک لایەنی تردا بارودۆخەکە خراپ بەسەر حکومەتدا شکایەوە. لە ڕابردوودا گەورەی هۆز ڕابەری هۆزەکە بوو و لە کاتی شەڕدا سەرپەرشتی کاریان بوو وەک چۆن لە کاتی ئاشتیدا سەرپەرشتی دەکردن. هەروەک چۆن زانایانی کۆمەڵناسی دەڵێن خەڵک خۆیان شوێنی گەورەی هۆزەکەیان کەوتبوون، نەک گەورەی هۆز بە زۆر دەستی بەسەرداگرتبن و ئەم پلەپایەی گەورەی هۆز بەهۆی گوێڕایەڵی و ڕێزی هۆزەکەوەیە بەدەستی هێنا بوو. ئەگەر ستەمی لە هۆزەکەی بکردایە یەخود فریوی بدانایە لە پێناوی بەرژەوەندی تایبەتی خۆیدا ئەوالی دوور دەکەوتنەوە و ئەو کات دەکەوتنە شوێنیەک لە ڕکەبەرەکانی ناو هۆزەکەیان. ئەویش ڕکەبەرەکانی لەلایەن براکان یەخ و ڕۆڵەکانی مامەکان پێک دەهاتن. بۆیە گەورەی هۆز ناچار دەبوو بە باشی مامەڵە بکات بۆ پاراستنی ڕابەرایەتی هۆزەکەی. گەورەی هۆز هیچ مافێکی نەبوو لە بەرهەمی زەوی جگە لەوەی کە دەیتوانی بیکات لە ئەرکەکانی ڕابەرایەتیکردن کە ئەویش ڕێککەوتن بوو لەسەری. و ڕاستە ئەگەر بڵێن ڕۆڵەکانی هۆز هەڵدەستان بە بەرهەمهێنانی زەوی لەسەر بنەمای هاوکاری لەژێر ڕابەرایەتی سەرۆکی هۆز و ڕۆڵەکانی هۆز هەستیان دەکرد کە هاوبەشن لە زەویەکانیان نەک بە کرێگیراوێک بن. بۆ ئەمەش کۆک لە کتێبەکەیدا بربەستەکان و وەڵامدارەوەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەڵێت سەرۆکی هۆزەکان لە سەردەمی ڕابردوودا هەڵدەستان بە فەرمانی سەرپەرشتکاری لەسەر زەویە کشت و کاڵیەکان بە شێوازی هاوکاری و کەوتنەژێر باری هۆزەوە بوون. بەڵام ئێستا دوایی پێیان وابوو تۆمارکردنی زەویەکان بە ناوی سەرۆکۆزەکانیانەوە بارودۆخەکە گۆڕانی زۆری بەسەردا هاتووە. سەرۆکۆزەکان هەست دەکەن کە ئەو زەویانە موڵکی تایبەتی خۆیانە. سەرۆکۆز دەتوانێت بۆ خۆی وەبەری بهێنێت تا حکومەت لەگەڵیدا کۆک بێت. لێرەوە زەویەکانی دەدایە دەست جێنشینەکانی و خۆشی لە پایتەخت نیشتەجێ دەبوو خۆی دەگونجا لەگەڵ فەرمانڕەواکانی. ئێواران دەچوو بۆ شوێنی ڕابردون و کات بەسەربردن و ئەوەی کە جوتیاران لە ساڵێکدا کۆیان دەکردەوە ئەو بەسەر گۆرانی بێژ و سەماکەرەکاندا خەرجی دەکرد. بەواتایەکی تر سەرۆکی هۆز لە جێگەی گەورەی دەرەبەگەکان بوو کە دوور بوو لە زەوی وزارەکانی. دووریەکی زۆر کەوتبوویە نێوان ئەو شوێن کەوتوانی. وازی لەو ئەرکە کۆمەڵایەتیە کۆنەکەی هێنا بوو بۆ هۆزی خۆی و بێزار بوو بە سەردانکردن و بینینی خەڵکی دێهاتەکەی بە خۆشگوزەرانی شارەکان ڕاهات بوو. ئاسان نەبوو بۆی جارێکی دیکە لە دێهات بژیت وەک چۆن باوکی خۆڵێ خۆشببووی پێی ڕاهات بوو. هەندێک لە سەرۆخێڵەکان پیاویان هەبوو کە سەرانەیان بەسەر خەڵکیدا دەسەپاند بە شێوەیە کە دێهاتی عێراقی و شێوازەی بەخۆیەوە بینی بوو. ئەو پیاوانەی کە شوێن کەوتەی سەرۆخێڵن بە ناوی جۆراجۆ دەناسن و بەپێی ئەو شوێنەی تێیدا دەژین. بۆ نمونە لە ناوچەی عەمارە بە ئەلحوشیە واتە بە کەسە پیرۆزەکان ناسرا بوون، لە فوڕاتی ناوەڕاست بە ئەلسەبیان هەرزەکار ناسرا بوون و لە متەفقەش بە خۆسمان واتە هاودەم ناسرا بوو. بەم شێوەیە جوتیاران بەدەستیانەوە دایانناڵاند و چەوسانەوەی ئەمانە زیاتر بوو لە چەوسانەوەکانی پیاوانی حکومەت، چونکە پیاوانی خێڵ بە ئاسانی دەیانتوانی لەسەر هەزاردانیان و گرتن یا خۆتکوشتن یان ئەگەر ئەرکەکانیان بەرامبەر پیاوانی خێڵ جێبەجێ نەکردایە هیچ یاسایەک نەبوو بۆ ئەم جۆرە کەسانە کە ڕەفتار و هەسوکەوتەکانیان سنوودار بکات جگە لە توانای سەرۆخێڵ نەبێت. و ئەگەر سەرۆک خێڵ سامانی لەناو شوێنی ڕابردووان و کات و بەسەربردن بە فیڕۆ بدایە ئەوە جوتیارانیش دەکەوت نەژێر کاریگەرای هەمان عیشقی پیسەوە. هیچ پێویست بەوە ناکات کە بڵین ئەم بارودۆخە دەبێتە هۆی هەڵوەشانەوەی ڕەوشتی جوتیارانی عێراق، چونکە جوتیاران ناچار بوون لە بەرامبەر پیاوانی خێڵ بە هەژاری و بە پاکی خۆیان پیشان بدەن. بەڵام لە ناخیشیاندا شتێکی دیکە هەبوو، چونکە بەشێک لە بەرهەمی دزی بوو پێش ئەوەی پیاوانی خێڵ بێن بۆی
کاتێک ئەوان دەهاتن دەستی دەکرد بە سوێن خواردن و بە خودا و بە هەموو پیرۆزیەکانی تر کە نە دزی کردووە و نە هەرگیزیش دزی دەکات. زۆر دەگمەنە کە جوتیارێکی عراقی بدۆزیتەوە کە دز نەبێت و زۆر دەگمەنە کە جوتیارێک بدۆزیتەوە سوێن نەخوات بە باوەڕی بۆ نیشاندانی دەستپاکی خۆی لە دزی. ئێمە ئەمە ناو دەنێن دزی، بەڵام جوتیار ناوی دەنێت مافێکی ڕەوا بۆ ئەم کارەش گلەیی لەسەر نییە و لۆمەی ناکرێت چونکە جوتیار دەوێت بژیت بۆیە ئەم دزیە دەکات. ئەگەر پەنانە باتە بەردزی ئەوە خۆی و منداڵەکانی لە برساندا دەمرن. لەو سەرگوزشتە خۆشانەی کە لەم بوارەدا دەگەردرێتەوە دەڵێن کە سەیدێک هەبووە واتە نەوەی پێغەمبەری ئیسلام درودی خۆی لێبێت پارچە زەویەکی هەبووە کۆمەڵێک جوتیار کاریان تێدا کردووە. ئەم جوتیارانە دەستیان کرد بوو بە ناپاکی و دزیکردن لێی. سەیدەکەم بەم فێڵ و تەڵەکەی جوتیارەکانی زانی و پاڕایەوە لە خودا کە تۆڵەی ئەم فێڵ و تەڵەکەیان لێ بکاتەوە و خوداش بە خێرایی وەڵامی نزاکەی دایەوە و وا ڕێکەوت کە بۆ ڕۆژی دواتر گەورەی جوتیارەکان بمرێت. هەموو جوتیارەکان لە زەوی ئەو سەیدە هەڵدەهاتن و ئەم هەواڵە لە نێو هۆزەکاندا بڵاو بوویەوە و کەس نەیدەوێرە لەسەر زەویەکەی کاری لەگەڵدا بکات. ئەم سەیدە لە کۆتاییدا ناچار بووەز لە زەویەکە بهێنێت و کارێکی دیکە بگرێتە ئەستۆ بۆ بەڕێوەبردنی گوزەرانی ژیانی. سەیدەکە زانی کە دەتوانێت قەدیسێک بێت لە نێوان ڕۆڵەی هۆزەکانیدا، بەڵام ناتوانێت خاوەنی پارچە زەویەک بێت کە جوتیاران کاری تێدا دەکەن، چونکە جوتیاران ناتوانن کشت و کاڵ بکەن لە پارچە زەویەکدا بەبێ ئەوەی دزی نەکەن لە بەرهەمەکەیدا. لێرەدا دەبینین و ئەوە بیردەهێنینەوە کە سروشتی دزی لای جوتیارانی عراقی جیاوازە لەوەی کە باو باپیرانی دەشتەکی لە بیابان لەسەری ڕاهاتە بوون. دەشتەکی دزی دەکات بە تیژی شمشێرەکەی. دەشتەکی دزی خۆش ناوێت لە ڕێگەی فێڵ و تەڵەکە بازیەوە چونکە لە ڕوانگەی ئەوەوە کاری لاوەستر و ترسنۆکەکانە، بەڵام شمشێر بۆ جوتیار هیچ سوودێکی نییە کەواتە دەبێت ڕێگەیەکی درۆزنانە بکرێتە بەر بۆ دزی ئەگەر ویستی بژی. کاریگەری سوخۆرەکان لەسەر ڕەوشت لاپەڕە 57. دوای دەرەبەک فیوداڵ سوخۆرەکان دێن کە بە شێوەیەکی فراوان بڵاوبوونەتەوە لە نێو هۆزەکانی عراقدا. هەر شوێنێک بگەڕین لە بازاڕەکانی دێهاتی عراقیدا خاوەنی فرۆشگایەک دەدۆزیتەوە کە پشت بە سوویەکی ئاشکرا دەبەستێت لە ئاڵوگۆڕکردنەکان لەگەڵ جوتیاراندا. جوتیاری عراقی هەر لە باو باپیری دەشتەکیەوە بۆی ماوەتەوە کە بیر لە ئەمڕۆ بکاتەوە و گوێ نەداتە بەیانی، چونکە ئەو تا ئێستاوە دەدانێت کە گرنگیدان بە کاروباری پاشەڕۆژ بەڵگەیەکە لە سەرلاوازی مرۆڤ و کەمی متمانە بە ئازایەتی و بەهێزی شمشێر، بۆیە دروشمی بووە بەوەی ئەوەی لە گیرفانتدا خەرجی بکە بۆت دێت لە شوێنی دیکەوە لەلایەن خوداوە. بۆیە دەبینن جوتیارەکان دەچن بۆ لای خاوەنی فرۆشگا ئەوەی کە پێویستێتی بە قەرز لێی وەردەگرێت، ئەوانیش ئەم هەلە دەقۆزنە و بە ئارەزوو خۆیان نرخیان بەسەردا دەسەپێنن. ئەو ڕۆژە هاتە پێشەوە کە بڕیارە جوتیار قەرزەکانی بداتەوە بە خاوەن قەرزەکەی. جوتیار هەز دەکات کە ناتوانێت قەرزەکەی بداتەوە، دووبارە قەرزەکەی بۆ تۆمار دەکرێتەوە. دوای زیادکردنی سوو لەسەری جار لە دوای جار ئەم بڕایە کەڵەکە دەبێتە لە کۆتاییدا دەبێتە دوو ئەوەندەی جاری یەکەم. یەکێک دەگێڕێتەوە کە جوتیارێک لە فڕاتی ناوەڕاست بڕێک پارەی کەم لە یەکێک لە سوخۆرەکانی ئەو ناوچەیە قەرز دەکات بۆ کڕینی 3 مریشک بۆ ئەوەی سەریان ببڕێت بۆ یەکێک لە میوانەکانی. ئەم بڕە قەرزە جار لە دوای جار کەڵەکە دەبوو تا لە کۆتاییدا جوتیارەکە ناچار بوو گایەک بفرۆشێت بۆ دانەوەی نرخی ئەو 3 مریشکەی. نمونەی ئەم جۆرە چیرۆکانە ئەوەندە ڕوودەدەن لە دێهاتەکانی عراقدا کە لە ژمارە نایەن. هەموو ئەمانەش بەڵگەن لەسەر ئەوەی تا چەند جوتیاری عراقی کەوتۆتە ژێربارێکی قورسەوە لەلایەن خاوەن قەرز و سوخۆرەکانەوە. دەتوانین بڵێن کە ئەمە دەبێتە هۆی دروستبوون و گرەیەکی دەرونی لە جوتیاردا بەرامبەر هەر بەڵێنێک کە پێی دەدرێت یاخود هەر قەرزێک کە دەیکات لەبەر ئەوە جوتیار ناچارەوەز لە ڕەوشتی دڵسۆزی بهێنێت کە بەو باپیری دەشتەکی پێی ناسراوە. خەڵکی دێهاتەکانی عراق بەوە ناسراون کە قەرز کوێرن بە پێچەوانی دەشتەکی بیابان کە لە کاتی خۆیدا قەرز دەدەنەوە بە خاوەن قەرزەکانیان. زۆر جار دەبینن جوتیاران بەڵێن نابەنە سەر هەر کاتێک بۆیان بلوێت نکۆڵی لە قەرزەکان دەکەن. ئەوە یارمەتیدەرە بۆ بڵاوبوونەوەی ئەم گرە دەرونیە لە نێو جوتیاراندا ئەوەیە کە بە چاوی ڕق و کینەوە سەیری هەر فرۆشیارێک دەکەن هەروەک بە پیاوێکی دادەنێن نەڕێز و نەپیاوەتی تێدایە. لەبەر ئەوە هیچ قورس نییە بەلایەنەوە ئەگەر بەڵێنەکان نەبەنە سەر لەگەڵ فرۆشیارەکاندا. فرۆشیارەکانیش بە شێوەیەکی تونتر و زیاتر لەوان وەڵامیان دەدەنەوە هیچ دوودڵ نابن لە شکاتکردن و دادگایکردن و دەیانخەنە ژێر شمشێری یاساوە. ئەم جەنگە لە نێوانیاندا دەبێتە ململانەیەکی دوور و درێژ. جوتیاران دەسیان پێ دەکەن و لێیان هەڵدێن. فرۆشیارەکان بە شوێنیانەنەوە
بەڵگەی دەست بەسەرداگرتنیان بەدەستەوەیە یاخود پیاوانی دەوڵەت دەنێرن بە شوێنیاندا لەو پەندە باوانەی کە لە دێهاتەکانی عێراقدا باوە کە دەڵێن قەرز ڕزقە مەبەستیش لەم وتەیە ئاماژەیە بۆ ئەوەی کە بە ئاسانی قەرز وەردەگن و بە نەڕاحەتی دەیدەنەوە قەرز ڕزقێکە خوددا بۆی ناردوون بووەتە موڵکیەکیان و هەروەها ئاسانیە بیگەڕێنەوە ئەمە لە کاتێکدا هەست بە بێزاری و ناڕاحەتی دەکەن ئەگەر یەکێک قەرزیان بخوات هاوڕێیەکم پێیوتم ڕۆژێک یەکێک لە کۆڕەکانی دێهاتدا گوێم لە ئامادەبووان گرتبوو باسییان لە یەکێک لە پیاوەکان دەکرد و ستایشیان دەکرد و پێیان دەوت شێر دەتوانێت مافی خۆی وەرگرێتەوە بەهێز لە کاتێکدا کەس ناتوانێت مافی لێوەر بگرێتەوە وا دادەنرێت کە پەیوەندی نێوان قەرزار و خاوەن قەرز لە دێهاتدا وەک پەیوەندی نێوان سەرکەوتن و دۆڕا وایە لە بیاباندا بە شێوەیەک پیاوی دۆڕا و هەست بە سەرشۆڕی دەکات و پیاوی سەرکەوت و هەست بە شانازی دەکات و لە ڕوانگەی خەڵکی دێهاتەوە پیاوەتی ئەوەیە کە قەرز وەربگرێت و نەیدەیتەوە و تێبینی ئەوەم کردووە کە ئەم ڕەفتارە گوازراوەتەوە بۆ هەندێک لە دانیشتوانی شار وەک پەتایەک بە تایبەتی ئەو کەسانەی کە ڕەگەزیان دێهاتی یاخود دەشتەکیە دەیان بینی پارەیەکی زۆر خەرج دەکەن بۆ سفرە و خوان لە کاتێکدا زۆر قورسا و قەرزە بدەنەوە کە لەسەر شانیانە لەگەڵ ئەوەشدا هەوڵ دەدەن لە چایخانە و لە چێشخانەدا وێری خەڵکی تر بکەن لەگەڵ ئەم ڕەفتارەیان ئامادەن لەگەڵ حەماڵ و سەوزە فرۆشەکان لەسەر فلسێک دەست بە مقۆ بکەن پاڵنەری قازانج و ڕەوشت لاپەڕە 61 دکتۆر مەتا عەقراوی لە کتێبەکەیدا عێراقی نوێ ئاماژەی پێداوە ئەوەی لە لای ڕۆژئاوایەکان دەناسرێت بە پاڵنەری قازانج بووە ڕەوشتێک باڵی کێشاوە بەسەر ڕەوشتی هۆزەکانی عێراقدا ئەمیش بووە هۆی هەڵوەشانەوەی ڕەوشت یان بە شێوەیەک فێڵ درۆ یان دەکرێت لە پێناوی قازانجدا بە بۆچوونی ئەم هەڵوەشانەوەیە لە ڕەوشدا تەنها بۆ پاڵنەری قازانج ناگەڕێتەوە هەروەها دەگەڕێتەوە بۆ ئەو فەرهەنگەی کە لە دەشتێکیەوە بۆیان بەجێماوە لە ڕقلێبوون بۆ بەرەو پێشچوون بۆ کاری دەشتەکی ئەوەی بەناوبانگە لە دێهاتەکانی عێراقیدا کە ڕۆڵەکانی هۆزەکان هەموو کارێک ناکەن کە ببێتە هۆی کڕین و فرۆشتن بۆ نمونە ئەوان ڕێگرن لە کردنی سەوزەوەت و بەخێوکردنی گامێش و ڕاوکردنی ماسی بەتۆڕ چونکە ئەوان دەزانن کە ئەم کارانە دەبێت هۆی گەشەسەندنی کاری میوەفرۆشی میوەفرۆش لای ئەوان کەسێکی بێزارکەرە و باڕوانگەی ئەوان کەسی میوەفرۆش کەسێکی ناتەواوە بۆیە لەگەڵیدا دانانیشن و ژن و ژنخوازی لەگەڵ داناکەن جارێکیان پیاوێکی دەهاتی لە ڕۆڵەی هۆزەکانی عێراقم بینی کەمێک لە سەوزەی پێبوو بۆ فرۆشتن خەڵکی گاڵتەیان پێدەکرد و ناو ناتۆرەی خەبیس واتاپیس و چەپەڵیان پێدەوت و ئەو پیاوە بۆ هەڵهاتن لە شوورەی و هیچ ڕێگەیەکی لە بەردەمدا نەمابوو دکتۆر شاکر سەلیم پرسی لە یەکێک لە پیاوماقوڵانی دەی ئەجەبایش لە هۆکاری ئەوەی خەڵکی بۆچی ڕقیان لە کشت و کاڵکردنی سەوزەواتە وەڵامی دایەوە کە ئەم پیاوە شمەکەکەی ئەگەڕێت بەناو خەڵکیدا بۆ فرۆشتن و ئەمە شوورەیە هەروەها ڕقیان لەو کەسانەیە کە پیشەی چنینیان بۆ خۆیان هەڵبژاردووە واتە ئەو کەسێکە خەریکی چنین و میوەفرۆشیە پرسیار لە کەسێکرا هۆکاری نهێنی ڕقلێبوون بەرامبەر ئەو کەسێکە خەریکی چنینە چییە لە وەڵام داوتی ئەم جۆرە کەسانە قۆبچەکانی حسینی کوڕی عەلیان دۆزیوەتەوە و شایەتی درۆیان داوە لە دژی مەریەم ئەلعەذرا من پێم وایە و کەسانەی سەرقاڵی چنینن نەقۆبچەیان دۆزیوەتەوە نەشایەتی درۆیاشیان داوە هەموو ئەوەی کە کردویانە ئەوەیە کە لە نێو خەڵکیدا ژیان و ڕقیان لە هەموو جۆرەکارێکی دەستی و پیشەی و باسەرکانی بووە لێرەدا کەمێک هەڵوەستە دەکەین و دەپرسین لەو بەهایانەی کە چۆن دەتوانن بمێنەوە لە بەرامبەر ئەو بارودۆخە شارستانیە نوێیەی کە بەرەبەرە باڵی کێشەوە بەسەر دێهاتەکانی عێراقدا و ئایا ڕۆڵەکانی هۆزەکان دەتوانن ڕێگر بن لە بەردەم پسپۆڕبوون لە بازرگانیدا یاخود پسپۆڕبوون لە کارە دەستیەکان لە کاتێکدا کە بارودۆخێکی ئابووری خراپدا بوون نکۆڵی ناکەین کە زۆرێک لە خەڵکی دێهات تا ئێستا پەیوەستن بە بەها کۆنەکانیانەوە ئەمە سەرەڕای ئەوەی کە دەناڵێنن بەدەست هەژاری و بێبەشیەوە و دەیان بینن لە سەر ناڕەحەتی ئارام دەگرن و پاروی بژێوی لە نێوان خۆیاندا بەش دەکەن بەبێ ئەوەی میلکەچی بکەن بۆ ئەو پیشانەی کە ڕقیان لێیانە بەڵام ئەو خەڵکانە بەرەبەرە تووشی دڵە ڕاوکێبوون لەژێر کاریگەری بارودۆخی شارستانێتی کە دەوری داون و تەنگی پێ هەڵچنیون مرۆڤ بە شێوەیەکی گشتی حەز دەکات لە نێوان خەڵکیدا بەڕێز بێت و پێی باشە هەژارێکی بەڕێز بێت تا دەوڵەمەندێک بێت کە بێڕێز بێت ڕقیان لێ ببێتەوە بەڵام ئەم هەژاربوونەش سنوورێکی دیاریکراوی خۆی هەیە پێویستی ئابووری هەندێک جارپاڵ بە مرۆڤەوە دەنێت بۆ شکاندنی بربەست و تەگەرەکان لە ڕاستیدا ئەمەش لە نێو خەڵکی دێهاتی عێراقیدا ڕوویدا
بەرەبەرە گاڵتە بە بەها کۆنەکان دەکەن و دەستیان کرد بە پسپۆڕبوون لەو کارانی کە قازانجی زۆریان تێدایە. ئەمە سەرەڕای ئەوەی کە کۆمەڵگا بە چاوێکی سووک سەیری دەکردن، بەواتەیەکی دیکە سەروەت و سامان پێیان باشترە تا خانەدانی. ئەم کارش لە سروشتیاندا دەبێتە هۆی بڵاوبوونەوەی کەمتەرخەمی لە ڕەوشت لە نێوانیاندا. لە زانستی دەروونناسیدا دەوترێت ئەگەر مرۆڤ بوێرێت جارێک کارێکی حرام بکات، ئەوە ئاسانە بۆ جاری دووهەم و سێم ئەم تاوانە بکاتەوە. ئەم ڕەوشتە ئێستا لە نێو خەڵکی دێهاتی عراقیدا ڕوودەدات، بەتایبەتی لە نێوانە و کەسانەی کە لەم دوایانەدا بەرەو شارەکان کۆچ دەکەن. ئەو کەسانی ئێستا بەرەو شارەکان کۆچ دەکەن زۆرینەن. ئەم خەڵکانە چێژی حرامیان کردو و خۆشیان تێدا دۆزیوەتەوە. مەبەستم لە حەڵال دەرچوون لەو بەهانەی کە بۆیان بەجێماوە و هەموو قازانجێک کە بەدەستی دەهێنن زیاتر پەڵیان پێوە دەنێت بۆ ڕۆچوون بە نێو حرامدا، تا لە کۆتاییدا وایان لێدێت گوێنەدەن بە هەموو بەهاکۆن و نوێیەکان. ئەم وتیان بەسەردا دەسەپێت کە دەڵێت لە هەردوو ڕۆشنەکە بێبەش بوون، واتە وازیان لە بەهاکۆنەکان و بەها نوێیەکانیش هێناوە. باڵنەری قازانج باڵی کێشەوە بەسەر ڕەوشتیاندا، بەڵام خەڵکی دێهات بە شێوازێکی جیاواز لی تێدەگەن وەک لە بازرگانێک لە وڵاتە شارستانیەتیەکان. بازرگانی شارستانێتی بازرگانیەکەی لەسەر بنەمای ڕازیکردنی کڕیار بنیاد دەنێت و لەسەر ئەو پرەنسیپە دەڕوات کە دەڵێت هەمیشە کڕیار لەسەر حەقا، چونکە بازرگان دەزانێت کە برەوی بازرگانیەکەی لە ڕازیکردنی کڕیارەکانیدایە و هەروەها باشی ناوبانگی لە نێوانیاندا. بەڵام لە لای خەڵکی دێهات پاڵنەری قازانجانیان دەدات بۆ فێڵکردن لە کڕیار و قۆسنەوەیان بەبێ گوێدانە داهاتویان. ئەوان بەو شێوەیە سەیری کڕیار دەکەن، هەروەک چۆن بەو باپیری دەشتێکیان سەیری ئەو کەسانیان دەکرد کە زۆران بازیان لەگەڵدا دەکردن. پێویستە ئەومان لە بیر نەچێت کە کڕیار هەمان ئەو ڕەوشتەی تێدایە کە چۆن فرۆشیار هەیەی، بۆیە ئەم ئاڵوگۆڕکردنە شێوەی زۆران بازی وەردەگرێت کە هەریەکەیان هەوڵ دەدات تیایدا سەرکەوتوو بێت و دڵگران دەبێت ئەگەر بە دۆڕاوی بێتە دەرەوە لێی. ئەگەر هەر کەسێک بگەڕێت بەنێو بازاڕەکانی عراقدا، ئەم ڕستە نووسراوە لە دوکانەکاندا دەبینێت. فرۆشرا وەرناگیرێتەوە، قەرز قەدەغەیە، ڕزقیش لە لای خوداوەیە. من نازانم چۆن خوددا بەزەی بە کەسێکدا دێتەوە کە بە قەرز شمەک نافرۆشێت و فرۆشرا وەرناگرێتەوە. ئەم دەستەواژانە و چەمکە دەشتێکیانەمان بیر دەخاتەوە لەبارەی ڕزقەوە. ڕزق لە لای خوداوە دێت و دوای ئەوەی ڕازیبوون و تووڕەبوونی کڕیار هیچ گرنگێکی نییە. لە بازاڕەکانی عراقدا دەگمەن نییە ئەگەر مقۆمخۆ ڕووبدات لە نێوان کڕیار و فرۆشیاردا. زۆر جار فرۆشیار نایەوێت واز لەو قازانجە بێنێت کە بە شمشێری مامەڵە بەدەستی هێناوە. هەروەها کڕیاری دۆڕاویش نایەوێت بە دۆڕاوی بمێنێتەوە لە ئەنجەمدا دەبێتە هۆی زلە و بۆ کەس لە یەکتر وەشاندن. کاریگەری ئەم ڕەوشتە تەنها لە بواری کڕین و فرۆشتندا نییە، بەڵکو هەندێک جار بواری پیشە دەستیەکانیش دەگرێتەوە. تۆ ئەگەر بتەوێت خاوەن پیشە بۆ کارێک بەکرێ بگریت، ئەگەر چاودێری نەکەی لە کارەکەیدا تەمەڵی دەکات یان هەوڵ دەدات فێڵت لێ بکات. ئەو هەستا دۆڕاوەی کە لە باو باپیرانیەوە بۆی بەجێماوە ڕێگر دەبێت لەوەی کە بە شێوەیەکی باش کارەکانی جێبەجێ بکات، دوای ئەوە گوێناداتە ئەوەی کە سوێندت بۆ بخوات کە لە کارەکەیدا دڵسۆز بووە بۆت. ونبوون لە ڕەوشتی شارەکاندا. لاپەڕە 67 زۆربەی وتەکانی پێشومان لەبارەی ونبوون لە ڕەوشتی دێهاتەکانی عراقدا بوو. ئەوەی شایانی ئاماژە بۆکردنە لێرەدا ئەوەیە کە خەڵکی دێهاتەکان زۆرینەی دانیشتوان پێک دەهێنن و دەتوانین بڵێن لە 60% دانیشتوانی عراق گوندنشینن یاخود بە جۆرێک لە جۆرەکان پەیوەندیان بە دێهاتەکانی عراقەوە هەیە. ئەوەی ماوەتەوە کە بێڵین لەبارەی ونبوون لە ڕەوشتی خەڵکی شارەکاندا. بۆ ئەوەی لەم مەبەستە بگەین پێویستە بگەڕێنەوە بۆ سەردەمی عوسمانی، ئەو سەردەمەی کە عراق کەوتو بۆ ژێرباری عوسمانیەکانەوە تا جەنگی جیهانی یەکەم، کە تا ئێستاش زۆرینەی خەڵکی عراقی بەیادەوەریەکان و ئەو فەرهەنگەی کە لە بەها کۆمەڵایەتیەکان بۆیان بەجێماوە دەژین. بابەتی لێکۆڵینەوە لە بارودۆخی شارەکانی عراق لە سەردەمی عوسمانی بابەتێکی ئاڵۆز و دوور و درێژە. ئێستا دەرفەتی ئەوەمان نییە ڕۆبچینە ناویەوە. لێرەدا ئەوەندە بەسە کە بڵین کە خەڵکی شارەکانی ئەو کات دڵنیا نەبوون لە توانای دەوڵەت لە پاراستنی گیان و ماڵیان لە ئەنجامی ئەوەدا ناچار بوون جۆرێک لە پارچەبوونی هۆزایەتی دروست بکەن بۆ دوورخستنەوە و تاڵان و کوشتن لە خۆیان کە ئەو سەردەما باو بووە. لێرەوە هەرگەڕێکێکی شار وەک هۆزێکی لێهات کە سەرۆکێکی تایبەت بەخۆی هەبێت و مێژوویەکی پڕ لە شەنازی بە پیاوەتی و ئازایی هەبێت. بە تێپەڕبوونی کات لە عراقدا کە شەڕ لە نێوان گەڕەکەکانی شاردا هەڵدەگیرسا، هەروەک چۆن شەڕ لە نێوان هۆزەکانی دێهات و هۆزەکانی بیاباندا هەڵدەگیرسا،
و ئەگەر کەسێک لە گەڕەکێک بکوژرایە بەدەستی کەسی گەڕەکێکی تر ئەوە خەڵکی گەڕەکەکە داوای تۆڵەسەندنەوەیان دەکرد یاخود پەنایان دەبردە بەر کەسێکی شارەزا لە داپونەریتی هۆزایەتیدا. جوانمێری هۆزایەتی لە شاردا گۆڕا بۆ جوانمێری گەڕەک. خەڵکی بانگی ڕۆڵەی گەڕەکەکەیان دەکرد با ڕۆڵەی لایەنی خۆمان و پێویست بوو لەسەر پیاو کە بەرگری لە ڕۆڵەی لایەنەکەی خۆی بکات یاخود تۆڵەی بۆ بسێنێتەوە ئەگەر ستەمکار بووایە یاخود ستەم لێکراو. پەروەردەکردن ئەم دەمارگیریە گەڕەکی لە شارەکاندا دووپات دەکردەوە. منداڵان لە کۆڵانەکاندا لە کاتی یاریکردندا دەمارگیری گەڕەکەکەیان پیادە دەکرد. خۆشترین یاری لەلایەن ئەوە بوو کە شەڕ لەگەڵ منداڵانی گەڕەکێکی تر بکەن و بیان شکێنن. زۆربەی وتەی منداڵان لەبارەی ئەو پاڵەوانیەتیانەوە بوو کە گەڕەکەکەیان بەدەستیان هێنا بۆ بەرامبەر گەڕەکەکانی تر و زۆر مەحاڵ بوو منداڵێک بتوانێت بچێتە گەڕەکێکی تر بەبێ پاسەوانی. منداڵانی هەر گەڕەکێک کۆمەڵەیەکیان پێک دەهێنا و پەلاماری بێستانەکانیان دەدا بۆ دزینی میوە. چێژێکی گەورەیان دەبینی لەم دزیکردنە چونکە لە ڕوانگەی ئەوانەوە ئەمە بەڵگەیەک بوو بۆ ئازایەتیان و زۆر ڕقیان لە منداڵێک دەبوو کە نەیدزی و نەدەستدرێژی بکات چونکە ئەو منداڵە لاوازە بۆیە دەکەوێتە ژێرباری منداڵە بەهێزەکان و سوکایەتیان پێدەکرێت. ئەگەر ئەو منداڵانە گەورە بوونایە بگەیشتنایەتە ئەستی پیاوەتی بەڕوانینی هێز و لاوازی دەیان ڕوانیە ژیان یاخود بەڕوانیێنی پیاوەتی و ناپیاوی. ئەو کات خەڵکت دەبینی کە ڕێزیان لە پیاوی دەست درێژکاری دەگرت کە دزی لە ماڵی خەڵکی دەکرد و خوێنی دەڕشت و کاتێکی درێژی لە بەندیخانە بەسەر دەبرد. لە هەموو گەڕێکێکدا پیاوانێکە بوون کە شایان بوون ببن بە پاڵەوان. گەڕەک شانازیان پێوە دەکردن لە بەرامبەر گەڕەکەکانی تر. پاڵەوان خوێن ڕشترین کەس بوو بە نسبەت دوژمنی گەڕەکەکەیەوە، بەڵام لە هەمان کاتدا خاوەنی شەهامەت بوو بۆ هاوڕێکانی و بۆ ڕۆڵەی گەڕەکەکەی. هەر کەسێک پەنای بۆ ببردایە فریای دەکەوت، دوای ئەوە سمێڵی خۆی بادەدا. پیاوێکی بەتەمەن دەناسم لە ڕۆڵەکانی نەوەی ڕابردوو هەموو جارێک لەگەڵیدا دەنیشتنم و گوێم لە یادەوەریەکانی ڕۆژانی ڕابردووی دەگرم. ئەو سەیری ئەو گەنجانە دەکات کە بە بەردەمیدا تێدەپەڕن و ئاخ لەسەر ئاخ هەڵدەکێشێت بۆ ئەو ڕۆژانەی کە پیاوەتی تێیدا و پیاو بوو پڕ بەماناکەی. پیاوانی ئەو سەردەما وەک پیاوانی ئەم سەردەمە نەبوون کە ناتوانن مریشکێک سەر ببڕن. هەموو مەراقیان تاشینی سمێڵ و داهێنانی قژ و دواتریش چوونیانە بە دەوری ژنان. ئەو بە ئاخ و حەسرەتەوە دەڵێت پیاو مردن ئەو مەبەستی لە پیاوان ئەو کەسانەیە کە دڵیان پڕ بوو لە جوانمێری و پیاوەتی. هەرکە دەنگی یارمەتیان دەبیست لە هاوڕێکەیان یەک سەرخەنجەریان هەڵدەکێشە بەبێ ئەوەی لە هۆکارەکەی بپرسن. هەروەک شاعیری دەشتەکی کۆن دەڵێت لە براکەیان ناپرسن کاتێک پەنایان بۆ دەبەن. لە پەنابردنیان پێویستیان بە بەڵگەهێنانەوە نەبووە. هاوڕێیەکم بۆی گەڕامەوە لە یەکێک لە پیاوانیە و سەردەما کە شەوێک دایان بەسەر ماڵێکدا هەرچی قاپ و پێویستی ماڵەکە بوو کۆیان دەکردەوە. ژنی ماڵەکە هەستی پێکرد بە ترسەوە کوڕەکەی لە خەو ڕاپەڕاند و پێیوت هەستە یارمەتی خاڵۆیانت بدا بۆ هەڵگرتنی ئەوەی کە دزیویانە. سەردەستەی دزەکان ئەم وتەی بیست فەرمانی داواز لە دزی ئەو ژنە بهێنن چونکە دزەکان بوونە برای و خاڵی کوڕەکە و ڕێگە نادرێت لە یاسای پیاوەتیدا و لە یاسای سوارچاکیدا کە دزی لە خوشک و ڕۆڵەکانی بکرێت. ئەمە ڕەوشتی پیاوانی ئەو ڕۆژانە بوو. ئەمە ئەو وتەیە بوو کە هاوڕێکم بۆ گەڕامەوە لە پیرۆزکردنی پیاوانی ڕابردوودا. ئەو پیاوەتی ئەو کەسانەمان بیردەخاتەوە و دزی ئەوانمان بیردەچێتەوە و لەوانەیە دزیکردنیش یان بە شانازیکردن بچوێنێت چونکە ئەو دزیە ئاماژەیە بۆ ئازایەتی چونکە ترسنۆک ناتوانێت دزی بکات یاخود بدات بەسەر ماڵاندا. ڕەوشت لە دوا ساتەکانیدا لە گیان دەرچووندا لاپەڕە 72 ئەوەی کە باسمان کرد بارودۆخی ڕەوشت بوو لە شارەکانی عێراقدا پێشجەنگی جیهانی یەکەم. ئەو ڕۆژانێکی عێراق کەوتو بۆ ژێرباری دەسەڵاتی عوسمانی وەنکۆڵی لەوە ناکەم کە ئەم بارودۆخە دەستی کرد بە گۆڕان لە ژێر کاریگەری بارودۆخی نوێدا. هەروەها ئەوەی کە پێویستە دانی پێدا بنێم ئەوەیە کە هەندێک لە بەهاکۆنەکان دا ئێستا دەبینرێت لێرە و لەوێ بە بابەتی لەو ناوچانەی کە کاریگەر بوون بە بارودۆخی نوێ. بە شێوەیەکی گەورەم کارانەش هەروە ئاسان نییە کە چاوپۆشی لێ بکرێت. بەها کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی گشتی بە ئاسانی لە دڵ و دەرونی خەڵکیدا ناڕەوێتەوە و بە کتوپڕی ئەم بەها ڕۆچوون بە نەخی نەستدا کە سوورە لەسەرمانەوەی بۆ مەوەیەکی درێژ بە شێوەیەک کە کاریگەری دەبێت لە ئاڕاستەکردنی هەڵسوکەوتی مرۆڤدا سەرەڕای گۆڕانی بارودۆخی گونجاو بۆ ئەو بەهایانە.
ئەوەی ئەمڕۆ بە بازاڕە کۆنەکانی شارەکانی عێراقدا بگەڕێت خەڵکانێک دەبینێت کە تا ئێستا شانازی دەکەن لەسەر ئەو شێوازەی کە لە سەردەمانی ڕابردوودا لەسەری ڕاهاتبوون. تا ئێستاش چایخانەکان پڕن لەو کەسانەی کە قسە دەکەن دەربارەی ئازا و ترسنۆک و سەرکەوت و دۆڕا و بە شێوەیە کە لە بنەڕەتدا هیچ جیاوازێکی نییە لەگەڵ باسەکانی دەشتەکیەت. دەیان بینین پەیوەستن بۆ بیر و باوەڕ ئاینیانەوە پەیوەست بوونێکی بەهێز. پێغەمبەر و هاوڵەکانی پیرۆز دەکەن پیرۆزبوونێکی بێسنوور و دەستدرێژی دەکەنە سەر هەر کەسێک کە گومانی هەبێت لە ڕاستی بیر و باوەڕەکەیان یاخۆت گاڵتە بە پێغەمبەر و هاوڵەکانی بکات. بەڵام لە هەمان کاتدا ڕێزی ئەو کەسە ناگرن کە لە ڕەوشتیدا شوێنی پێغەمبەر و هاوڵەکانی بکەوێت. بۆ نمونە ئەگەر پیاوێک ویستی پابەند بێت بە ڕەوشتەکانی پێغەمبەران وەڵامی ئازار بە لێبردوون بداتەوە و خراپە بەچاکە، ئەمە بەڕە ڕەوشتی کەسانێکی لاوەزدا دەنێن و بە چاوێکی ڕق لێبوون سەیری دەکەن. دەیانبینی کاتێک یەکێک قسەیان بۆ دەکات لەبارەی ترسی خوداوە ئەوە خوددا ترسیان دەردەبڕن و فرمێسێک دەڕێژن. بەڵام کاتێک لەگەڵ هاوڵەکانیان کۆ دەبنەوە باس لە پەلامار و دەستدرێژیەکان دەکەن و بۆچون و فێڵەکانیان لە فڵانە کەس کرد یەخۆ چاوی فڵانە کەسیان تەقاند و وە کاتێک ئەمە دەگێڕنەوە شانازی دەکەن و پڕ بەدەمیان پێدەکەنن. ئەوەمان پرسیار لە سوودی کردەری هیچ کەسێک نەکرد کە کردبێتی. لای ئەوان گرنگ ئەوەیە بە هەر شێوەیەک بێت سەرکەوتوو بیت، چونکە ئەمە لای ئەوان لە ڕواڵەتەکانی پیاوەتیدایە. ئەم حاڵەتە بە ئاشکرا دەردەکەوێت لە بابەتی دەستدرێژی سێکسیدا. لە ڕۆژ ئەوە خەڵک دەبینین مامەڵە لەگەڵ لە دەری سێکسی دەکات بە جۆرێک لە سۆس، چونکە ئەو کەسە بە نەخۆشدا دەنێن و پێویستی بە چارەسەر هەیە. هیچ جیاوازێک ناکەن لە نێوان لە دەری سلبی و لە دەری ئیجابیدا و ئاشکرایە لە هەندێک نەتەوە لە پێشکەوتوەکاندا زیاتر سەرزانشتی لە دەری ئیجابی دەکەن تا لە دەری سلبی. بە شێوەیەک لە دەری ئیجابیدا دەنێن بە هۆکەر و لە دەری سلبیش بە ئەنجامدا دەنێن. بەڵام لای کەسانی ئێمە بە پێچەوانەی ڕۆژئاوایەکان سەیری ئەم کارە دەکرێت. زیاتر ڕقیان لە دەری سلبیە لە کاتێکدا بە چاوی ڕێزەوە سەیری لە دەری ئیجابی دەکەن. بە پێی تێگەشتنی ئەوان لە دەری ئیجابی کەسی سەرکەوتووە. هاوار بۆ ئەو کەسانەی کە لەم بوارەدا دۆڕەون، چونکە لە دابوونەریتی ئەواندا بە سەرشۆڕی دەمێنێتەوە و نەبورێت و ناوێرێت سەربەرز بکاتەوە بۆ ماوەیەکی دوور و درێژ. ئەوان بەمڕوانینە دووفاقیە سەیری داوێن پیسی دەکەن. جێگەی شانازیە بۆ پیاو ئەگەر لەگەڵ ژنی خەڵکیدا داوێن پیسی بکات و جێگەی شوورەیە ئەگەر یەکێک لە ژنەکانی داوێن پیسی لەگەڵ کەسێکی دیکە بکات و زۆر جار ژنان دەکەونە ژێرباری ئەو کارەوە. خەڵکی دەشتێکەکان بۆیان ماوەتەوە ڕقیان لە ئافرەت بێت و بیکوژن ئەگەر گومانیان لە هەڵسوکەوتی کرد. لەبەرەوەی کوشتنی ئافرەتان لە عێراقدا بووەتە دیاردەیەکی کۆمەڵایەتی کە جێگەی سەرنجە و ڕۆژێک تێناپەڕێت کە هەواڵی کوشتنی ژنێک نەبیستین بۆ پاکردنەوەی شەرەف. دواتر خەنجەرە خوێناویەکەی دەداتە دەست پۆلیس. کورتەیەم بابەتە ئەوەیە کە ڕەوش لە عێراقدا هێشتا لە ناخیدایە هەندێک لە بەهاکانی دەشتێکی هەڵگرتووە لە ڕێزگرتن لە سەرکەوتون و ڕقلێبوون لە دۆڕاو. بەڵام ئەم بەهایانە بێکەڵکن بە شێوەیە کە لە ژینگە سەرەتایەکانەوە هاتنە دەرەوە و فەرمانە کۆمەڵایەتیەکانیان لەدەستدا. بەڵکوە ڕاستەکردنی هەڵسوکەوتی مایەوە وەک گرەیەکی دەرونی بەبێ ئەوەی هیچ ئامانجێکی هەبێت کە لەگەڵ ئەم ژینگە نوێیەدا بگونجێت. دووە تێبینیەکان لاپەڕە 76. پێش ئەوەی بابەتەکەم کۆتایی پێ ببێنم پێویستە هەندێک تێبینی بنووسم کە پێویستم بۆ بابەتەکە کە 4 تێبینین. تێبینی یەکەم، هەروەک پێشتر وتمم بابەتەم چۆر کردوتەوە لە چوارچێوەی ململانەی نێوان دەشتێکیەت و شارستانیەت. ئەوەی شایانی وە بیرهێنانەوەیە ئەم بابەتە ناتوانێت هەموو بابەتەکانی وەنبوون لە سەرچاوە ڕەوشتیەکان لە خۆ بگرێت. لایەنی دیکە هەن کە لەوانەیە لەم بابەتانە گرنگتر بن کە بیرم هێنا بنەوە. بەڵام مەبەستم لەم چڕکردنەوەی سەرنجڕاکێشانتانە بۆ لایەنێک کە وای دەبینم پشتگوێ خراوە لە لایەن زۆرێک لە برا لێکۆڵرا کۆمەڵایەتیەکان لە وڵاتی عەرەبیدا. هیوادارم هەل بۆ من یان بۆ لێکۆڵەرانی تر بڕەخسێت بۆ لێکۆڵینەوە لە ونبوون لە ڕەوشتەکانی عەرەبیدا بەوەی کە پەیوەندی هەیە بە ململانەی ئاینەکان و بیر و باوەڕەکان یەخود بەوەی کە پەیوەندی هەیە بە شارستانیەتی ڕۆژئاواوە کە خەریکە دزە دەکاتە نێو جیهانی عەرەبی و کاریگەری دەبێت لە کاروبارە کۆمەڵایەتیە جۆر بە جۆرەکاندا. ئەم لێکۆڵینەوەی من لایەنێک لە ڕەوشتمان بۆ دەنوێنێت لەوانەیە خاڵی نەبێت لە پیاهەڵدان یاخود کەم و کوڕی و پاساوی منیش لەم بوارەدا ئەوەیە لەلایەن لیژنەی لێکۆڵینەوەکانی عەرەبی ڕاست پێدراوم کە لێکۆڵینەوە لە سەرونبوون لە سەرچاوە ڕەوشتیەکان بکەم
و من ئەگەر بەم لێکۆڵینەوەی ڕانەسپێرامایە ئەوە لەوانە بوو ئەم لێکۆڵینەوەی من شێوازێکی تر لە خۆ دەگرێت وەک لەوەی کە ئێستا بینیتان. لایەنێکی دیکەمان هەیە ئەمەوێت سەرنجتانی بۆ ڕاکێشم ئەویش ئەوەیە کە سەردەمی بە گەورە ڕاگررتنی نەتەوەی تێپەڕیوە و لە جێگەیدا سەردەمی توێژینەوە لە چارەسەرە کۆمەڵایەتیەکان و گەڕان بە شوێن ڕاستیەکاندا جێگەی گرتووەتەوە. هەرچەندە تاڵە و زیانی هەیە بۆمان ئەگەر بەردەوام ستایشی خۆمان بکەین وانەتەوەکەمان بە باشترین نەتەوەدا بنین و ڕەوشتیشمان لە هەموو ڕەوشتەکان بە باشتر بزانین. ئەگەر ئەو نووسراوانە بخوێنینەوە کە لێکۆڵەرە ڕۆژئاوایەکان دەینووسن لەسەر کەرموکوڕی کۆمەڵگاکەیان و وەنبوون لە ڕەوشتیاندا دەبینین خراپترین دیاردا باس دەکەن. ئەو کۆمەڵگەی کە نکۆڵی لە نەخۆشیەکانی دەکات وەک ئەو کەسە وایە کە نەخۆشی دزە بکاتە نێو سیەکانی و نەیەوێت گوێ لە ئامۆژگاریەکانی پزیشک بگرێت. تێبینی سێم: ئەم بابەتم تەنها بۆ لێکۆڵینەوە لە کۆمەڵگەی عێراقیم تەرخان کردووە. دەترسم برایانم لە خەڵکی عێراقی لێم زوێر بن وا دادەنێم کە ئەم توێژینەوەیم دەبیستن بڵێن کە من دەست ئەنقەست عێراقم ئابڕووبار کردووە لە بەردەم وڵاتانی دیکەدا وەگران نییە لەلام ئەگەر یەکێکیان پێم بڵێت براکەم ئابڕووت بردین. لە ڕاستیدا من شەنازی دەکەم بەوەی کە عێراقیم، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە لێکۆڵینەوەکانمدا شوێن بیر و باوەڕێکی سۆفیەت دەکەوم کە دەڵێت خوایە ئابڕوومان بەرە بەڵام عیب و ئارەکانمان پەردەپۆش مەکە و هیوادارم لێکۆڵەرە کۆمەڵایەتیەکان لە وڵاتانی دیکەی عەرەبی لەسەر ئەم پرینسیپە بڕۆن کە کەموکوڕی کۆمەڵگەکەیان بخەنە ڕوو بەبێ دوودڵی، چونکە لە زانستدا شەرم نییە. گومان لەوە نییە کە ئەگەر لێکۆڵینەوە بکەین لە بارودۆخی وڵاتانی دیکەی عەرەبی ئەوەندە کەموکوڕی و نەخۆشی کۆمەڵایەتی دەبینین بە جۆرێک لە جۆرەکان هیچ کەمتر نییە لەوەی کە لە عێراقدا بینیمان. تێبینی چوارەم: من ئەم لێکۆڵینەوەیم تەرخان کردووە بۆ باسکردنی نەخۆشی بەبێ ئەوەی باس لە چارەسەرکردن بکەین، چونکە هەر کاتێک کە زانیمان ئەو هۆکاران نەچین کە بوونەتە هۆی سەرهەڵدانی ئەم نەخۆشی کۆمەڵایەتیانە ئەوە بەرپرسێرەتی چارەسەرکردنی ئەم نەخۆشیانە دەکەوێتە ئەستۆی دەوڵەت، چونکە دەوڵەت دەتوانێت پلانێکی تۆکمەدا بنێت تاوا لە خەڵکی بکات کە لە پور و دەشتێکیان لەبیر بچێتەوە و هەوڵی داهێنانی بەهای نوێ بدەن کە شارستانیەتی جیهانی ئەمڕۆی لەسەردا مەسراوە. بۆ نمونە دەوڵەت دەتوانێت دەرەبەگاتی لە دێهاتەکاندا نەهێڵێت، لە جێگەی دەرەبەگاتی خاوەندارێتی تایبەت بڵاو بکاتەوە و ڕێگر بێت لە بەردەم ئازاردانی سوخۆرەکان لە ڕێگەی هاوکاری ڕێکخراوەکان و قەرز و سلفەی کشتوکاڵی بە شێوەیەک وا لە تاکی دێهاتی بکات کە هەست بە حەزی دەست بە سەرداگرتن و سەرکەوتووی نەکات کە لە ڕابردوودا بۆی بەجێما بوو کە ئێستا هیچ سوودێکی بۆشیان نابێت. گرنگیدان بە بەرهەمهێنان و بەدەستێنانی ڕەوشتی گونجاو بۆ خۆی تەنها ڕێگەیەکە دەبێت هۆی بەدەستێنانی سەرکەوتووی و ڕێز لە ژیاندا. مامۆستا حەلیم نەجار لە کتێبەکەیدا کە لە پوری کۆمەڵایەتیمان و کاریگەری لەسەر کشتوکاڵی دەمەندوێنێت لەبارەی دەیەکی بچووک لە نزیک مەحرەت النەعمان لە سووریا کە تێیدا جوتیاران خاوەن زەوین بۆ خۆیان و وەبەری دەهێنن، واتە خاوەنداریەتی بچووک تێدا بڵاوە. لە کاتێکدا دێهاتەکانی دەوروبەری لە ژێرباری ڕژێمی دەرەبەگایەتیدا دەژین. مامۆستا نەجار دەڵێت کە ڕەوشتی خەڵکی ئەو دێهاتە سەرنجڕا دەکێشێت بە شێوەیەک کە خەڵکەکەی بە گەورەوی و بەڕێزی ڕەوشت و ڕاستگۆیی مامەڵەکردن دەناسرێن. ئەمە سەرڕای چالاکیەکانی دیکەیان و خۆڕاگری و ئاواتەکانیان، بەڵام دانیشتوانی دێهاتەکانی دەوروبەری تریان کە هیچ جیاوازیان نییە لە ئاین و زانست و ڕەگەزیان لە دانیشتوانی ئەو دێهاتە، بەڵام ڕەوشتیان وەکو یەک نییە. ئێمە ناتوانین چاکسازی لە ڕەوشتی خەڵکیدا بکەین لە ڕێگەی وتار و ئامۆژگاریەکانەوە هەروەک چۆن پێشینان دەیان کرد. ڕەوشت لە دایکبووی بارودۆخێکی کۆمەڵایەتیە کە تێیدایە. تا ئەو بارودۆخە گۆڕانی بەسەردا نەیات ئەوە هیچ هیوایەک نییە بۆ گۆڕانی ڕەوشت وەک ئەوەی کە دەمانەوێت. بەمەش ئەو وتەیە ڕاست دەبێت کە دەڵێت ژیانی مرۆڤ بگۆڕە ڕەوشتی دەگۆڕدرێ. عەلی وەردی، پاشماوەی ڕووناکی لە ناوچەرکەی تاریکی عێراقدا. سەعەد هادی، لاپەڕە 81. عەلی وەردی وای دادەنا کە کۆمەڵگەی عێراقی بریتیا لە ململانی نێوان دەشتێکیەت و شارستانیەت. دوای 13 ساڵ لە کۆچی دوای عەلی وەردی هێشتا ئەو بێهاوەتاوی و هەنووکەیە جێی گفتوگۆ و لێکۆڵینەوەیە. کتێبێکی نوێی تیشک دەخاتە سەر ئەو بیرمەندە زانایانەی کە توندڕەوەکان گۆڕەکەیان هەڵکەند و دوای داگیرکردنی ئەمریکا لە عێراق
علی وەردی لە ماوەی ژیانیدا ساڵی 1913 تا ساڵی 1995 هەوڵیدا شیکارێکی بابەتی پێشکەش بکات لەسەر کۆمەڵگەی عێراقی پابش بەستن بە سێ گریمانە: 1. ململانەی نێوان دەشتەکێت و شارستانیەت. 2. دووفەقیەتی کەسێتی. 3. ناسازی کۆمەڵایەتی. علی وەردی کە لە بەیروت خوێندوویەتی و دواتر لە زانکۆی تەکساس بە یەکێک لەو نووسەرە عێراقیانەدا دەنرێت کە جەماوەری خۆی هەبوو بێت، ئەم مێژوو نووسەزانە کۆمەڵناسەکە بابەتەکانی بە میانڕەوی ناسراوە بە یەکێک لە پێشەنگەکانی عەلمانیەت لە عێراقدا دەنرێت. بەردەوام جێگەی دیالۆگە کە لە نێوان ناکۆکەکان و لایەنگرەکانیدا میتۆدەکەی کە پشت دەبەستێت بە بێلایەنی لە ڕوونکردنەوە ڕاستیەکانی مێژوو ڕواڵەتەکانی ژیانی هاوچەرخ لەلایەن ڕووناکبیرەکانەوە کۆمەڵە پرسیارێکی دەوروژان سەبارەت بە بنچینەکانی دابوونەریت و کاریگەریەکانی لەسەر بیرروبۆچوونی تاک و هەڵسوکەوتەکانی بەبێ ئەوەی هیچ وەڵامێکی تەواو پێشکەش بکات. بەڵام پیاوانی ئاینی و سەلەفیەکان بە چاوی گومانەوە سەیری نووسین و وتەکانیان دەکرد. بەردەوام هەوڵیان دەدات بۆ لەناوبردنی بیرروبۆچوونی وەردی، تەنانەت هەندێکیان بە دژایەتیکەری پیرۆزیەکان و گاڵتەکردن و سوکایەتیکردن بە پیرۆزەکانیان دەزانی. کتێبی من وحی الثەمانین کە دامەزراوەی بەلاغە لە دیمەشق ساڵی 2007 دەری کردووە بە زیادکردنێکدا دەنرێت بۆ پاوشماوەکانی وەردی کە لە بڵاوکردنەوە وەستا. لە کۆتایی هەفتاکانی سەدەی ڕابردوودا دوای 8 بەرگ لە کتێبە گەورەکەی کورتەیەکی کۆمەڵایەتی لە مێژووی عێراقی نوێ نووسرا بوو، ئەمیش دوای تەنگ پێخەڵچنین لەلایەن دەسەڵاتەوە چونکە میتۆدی وەردی و شیکاریەکانی جیاواز بوون لەگەڵ ئاڕاستە گشتگیریەکەی دەسەڵاتدا. جگە لە هەندێک وتار نەبێت لێرە و لەوێ خاوەنی کتێبی وەعزەکانی سوڵتان گاڵتەجاڕیەکانی عەقڵی مرۆڤ لە دوای ئەمانە هیچ کتێبێکی دیکەی بڵاو نەکردوێتەوە، تەنها بە بانگێشەکردن بۆ نووسینی یادەوەریە خێراکانی، بەڵام ئەوانیش بڵاو نەکرانەوە دوای کۆچی وەردی لەگەڵ کتێبێکی دیکە کە دیار نەما بە ناونیشانی سروشتی مرۆڤ. کتێبی من وحی الثەمانین پێشکەش دەکات کە لێکۆڵینەوە و توێژی لەسەر کردووە. یەکێک لە قوتابیەکانی وەردی بە ناوی سەلەم شەماعە لێکۆڵینەوەی لەبارەی ئەو کتێبەوە کردووە. بیرە بنەڕەتیەکانی وەردی لە زنجیرەیە گفتوگۆ پێکاتوە. ئەم ڕۆژنامەنووسە عێراقیە هەرخۆی پرسیاری کردو و خۆشی وەڵامی داونەتەوە. لە سەرەتای ساڵی 1990دا لە یەکێک لە ڕۆژنامەکانی عێراقی لە یەکێک لە بابەتەکانیدا ئاماژە بەوە دەکات بە ناونیشانی پەژماوەی سەردەمی تاریکی، بەڵام کێشەی سەرەکی لەگەڵ زۆرێک لە هاوکێشەکانی کە پێوەی دەناڵێنن ئەوەیە کە وتاربێژە ڕەوانبێژەکان خۆیان هەڵدەقورتێنە ناو هەموو بابەتێک کە هیچ لەبارەیەوە نازانن. چەکێکی کاریگەریان بەدەستەوەیە کە ئەویش چەکێکی بریقەدارە دەست دەکەن بە ڕەخنەگرتن لە چەمکانوێیەکان و کۆمەڵێک بەڵکە و ڕەخنە دەهێنەوە پشتگیری لە بیرروبۆچوونیەکانیان دەکات. شەماع باز لە مێزکردێک دەکات کە ئەنجام درراوە لە نێوان عەلی وەردی و هەندێک لە پیاوە ئاینیەکان کە ڕەخنەیان لە وەردی گرتووە دوای بڵاوبوونەوەی کتێبی وەعزەکانی سوڵتان کارگەشتە ئەوەی کە بەلادەریان تۆمەتبار کرد. وەردی لە مێزگردەیدا بە دوور و درێژی قسەی کرد و دواتر گەڕایەوە بۆ ماڵەکەی با پاڵپشتی پاسەوانان لە ترسی ئەوەی نەوەک تووشی دەستدرێژی ببێت. وەردی لە هەمان بەشی وەعزەکانی سوڵتاندا وا دەبینێت کە سەردەمی تاریکی 6 سەدەی خایاندووە بە خراپترین سەردەمدا دەنرێت کە عێراقی پێدا تێپەڕیوە. بە هەموو ئەو مێژووە دوور و درێژە لەبارەی دابڕان لە شارستانیەت واتە عێراق لە میانەی ئەو 6 سەدەیەدا لە شارستانیەت دابڕابوو. وەردی بەردەوام دەبێت کە بە هەودابوونەریتە کۆمەڵایەتیەکان کە تێیدا بڵاوبوونەتەوە بە کتوپڕیون بوون، بەڵکو کاریگەریە هەبووە بۆ سەردەمێک کە ماوەکەی کەم نەبوو. لە بەشێکی دیکەیدا بە ناوی دووفەقیەتی کەسێتی عەلی وەردی وا دەبینێت کە بابەتی دووفەقیەی خراپ لێ تێگەیشتنە. ئەم دووفەقیەش تەنها لە ناو عێراقیەکاندا نییە، بەڵکو لە ناو هەموو کۆمەڵگەکاندا بوونی هەیە، بەڵام ئەمە بەپێی بارودۆخەکان جیاوازە. لە کۆمەڵگەیەکدا ئەم دووفەقیە دروست دەبێت کە دوو جۆر ڕژێمی بەهایی و ڕەهایی جیاوازی تێدا بێت. لەم کاتەدا تاک دوو جۆر هەڵسوکەوتی کۆمەڵایەتی جیاواز پێدەگات. یەکێکیان پاڵی پێوە دەنێت بۆ ڕێزگرتن لە ڕەوشتێکی دیاریکرا و ڕژێمەکەی دیکەش پاڵی پێوە دەنێت بۆ ڕەوشتێک جیاواز لەوی دیکە. تاک لە ژیانیدا دوو جۆر هەڵسوکەوتی جیاوازی هەیە کە هەستی پێ ناکرێت. بەڵام سەبارەت بە ململانی دەشتەکی و شارستانیەت عەلی وەردی وای دادەنێت کە کۆمەڵگەی عێراقی دەرەنجامی ئەو ململانەیە وای دەبینێت هەر کۆمەڵگەیەک لە کۆتاییدا دەرەنجامی ئەو کۆمەڵگەیە کە پێدا تێدەبەڕێت کە کۆنترین گەمارۆی بینیوە لە مێژووی مرۆڤیدا. عێراق دەکەوێتە سەر بیابانێک کە پڕە لە هۆزی دەشتەکی.
ئەم هۆزانە ڕاهاتوون دزە بکەنە ناو عێراقەوە هەر جارێکی عێراقدا بڕابێت لە شارستانیەت بۆ ئەوەی دەشتێکێت بەسەریدا بسەپێنرێت بۆ وەڵامدانەوەی ئەو کەسانەی کە تاوانباریان کردووە بە جەختکردنەوە لەسەر لایەنە خراپەکان. لە وەڵامدا وەردی دەڵێت کە تەنها ئەو نییە بەڵکو بەری هەموو لێکۆڵەرەوەکانە لە جیهاندا کاتێک لێکۆڵینەوە دەکەن لە کێشەی کۆمەڵگاکەیان. هەروەها مەرجی میتۆدی زانستیوە پێویست دەکات هەروەکو دیارە لە کتێبی من وحی ثەمانین وەک چاو پیادەخشانەوەیە کە بە گرنگترین ئەو بابەتانەی کە وەردی گرنگی پێداوە لە ماوەی 30 ساڵی تەمەنیدا وەک بیرمەندێک و مرۆڤێک و لێکۆڵێرەوەیەکی کۆمەڵایەتی کە ئەم کتێبەی زیاتر لە دواوەسیەتیەکانی دەچێت. لە سای نووسینەکانی کە نەیوێراوە بڵاویان بکاتەوە لە ماوەی ساڵانی دەسەڵاتدارەتی بەحسیدا باسی بیر و بابەتە بنەڕەتیەکان بۆ هاوڕێکانی و موریدەکانی دەکرد کە کەس نازانێت ئەو بابەتانە لەکوێن. ئەگەر وەردی بەردەوام تووشی تیرۆی مەعنەوی بوو بێت ئەوە لە دوای داگیرکردنی ئەمریکا تووشی تیرۆیەکی دیکە بوویەوە لە جۆرێکی دیکە کە گۆڕەکەی هەڵکەنرایەوە لەگەڵ کۆمەڵێک لە گۆڕی ڕۆڵەکانی تری عێراقی. کاتێک یەکێک لە ڕێکخراوە ئاینیەکان دەستیگر بەسەر مەقامی برانە ئەو شوێنێک کە وەردی نێژرا بوو لێی پیاوانێکی تاریکی لە بیرمەندە گەورەکان خۆش نەبوو دوای مردنیشی تا ئێستا وشەکانی کاریگەری هەیە لە سەریان وەک چۆن وەردی بەڵگەیەک بوو لەسەر سەردەما نەخۆشیەکەی وڵاتەکەی خۆی. دانپێدانانەکانی عەلی وەردی لاپەڕە 87. ئەم چاوپێکەوتنانەی عەلی وەردی لە یەکێک لە ماڵپەڕەکانی عێراقیەوە وەرگیراوە. عەلی وەردی بیرمەند و زانایەکی گەورەی دیارە چالاکی هیزری لە سیەکانی تەمەنیەوە دەستی پێکردووە کە پشت بە شیکاری دەبەستێ بۆ بنیانانی کۆمەڵگەی عەرەبی بە شێوەیەکی گشتی و کۆمەڵگەی عێراقی بە شێوەیەکی تایبەتی. فەلسەفەکەی لەسەر ئاسانکردنە و بابەتیانە دەوەستێت هەر لە منداڵیەوە شەیدای زانستی کۆمەڵناسی بووە. وات دادەنێت زانستی کۆمەڵناسی تا ئێستانەی توانیوە لە سروشتی مرۆڤ تێبگات لەسەر شێوە ڕاستەقینەکەی. نووسینەکانی وەردی مشتومڕێکی زۆری وروژاندووە لە ناوەندا ڕۆشنبیر و کۆمەڵایەتیەکان و نۆ نووسراوی دەرچووە گرنگترینیان کورتەیەکی کۆمەڵایەتیە لە مێژووی عێراقی نوێ لە 8 بەرگدا. ئەم کتێبانە فرۆشێکی جەماوەری زۆریان هەیە و هەندێکیان وەرگێڕاونەتە سەر زمانەکانی ئەڵمانی، ئیسپانی، فارسی و پۆڵەندی و هەتا دوایی. ئەو کەسایەتێکی وروژێنەر بوو بۆ مشتومڕ ئەوەندە بەسە کە 12 کتێب دەرچوو بۆ وەڵامدانەوەی بیر و بۆچوونەکان و شیکاریەکانی وەردی. ئەمە کارێکی دەگمەنە. کەسایەتیە سادەیەکەی و ڕۆحە گەنجەکەی ئەبی حەیانی تەوحیدیمان بیردەخاتەوە لە سەردەمێک کە شارستانیەتی عەرەبی لەو پەڕی گەشە سندندا بووە. عەلی وەردی خەمی 75 ساڵی خۆی هەڵگرتووە. ئەم گفتوگۆیی کە پێش 30 ساڵ لەمەو بەرانجامی داوە لەگەڵیدا دیشک دەخاتە سەر بیر و بۆچوونەکانی کۆچکردو عەلی وەردی. پرسیار بۆ ماوەی 10 ساڵ تۆ لە شانۆی فکری دووریت زۆریش وتراوە لەبارەی ئەو دوورە پەرێزیەتەوە. لە کۆتاییشدا زانیومە خۆ دوورە پەرێز کردووە بۆ نووسینی کتێبێکی نوێ لەبارەی سروشتی مرۆڤەوە. من ئەوەندە کە پیشەکەت و ئارامیەکەت لەسەر نووسین ئاشناتم سەیرم لێدێت کە کتێبە نوێیەکەت ئەوەندە دوا بکەوێت کە زۆرێک لە خوێنەرەکانت بە تاسەوە چاوەڕێی بڵاوبوونەوەی کتێبەکەتن. ئایا دەکرێت هۆکاری ئەم دواکەوتنەمان بۆ ڕوون بکەیتەوە؟ وەڵام نایشارمەوە. من زیاتر لە 5 ساڵە خەریکی ئەم کتێبەم لەبەر دوو هۆکارم کتێبەم دواکەوتووە. یەکەمیان گەورەی تەمەن و لاوەزی تەندروستیمە بە شێوەیە کە ناتوانم زیاتر لە کاتژمێرێک یا 2 کاتژمێر لە ڕۆژێکدا کار بکەم. بەڵام هۆکاری دووەم قورسی بابەتەکەیە. شاراوان یالات کە سروشتی مرۆڤ قورسترین بابەتی دەرونی کۆمەڵایەتیە ئەگەر لە هەمویان قورستر نەبێت چونکە بابەتێکە هەتا بڵێت ئاڵۆزە. لە ڕاستیدا تا بچمە ناو لێکۆڵینەکەوە هەست دەکەم هێشتا لە سەرەتای ڕێگەکەدام. هەر جارێک لە لایەنێکی توێژینەوەکە دەکۆڵمەوە لەو کاتەدا چەندین لایەنی دیکە دەردەکەوێت کە پێویستیان بە لێکۆڵینەوە لەبارەی سروشتی مرۆییەوە هەیە. چەندین گریمانە دەرکەوتووە هەروەک لە چەندین لێکۆڵینەوەی بێشومەردا بڵاوم کردوونەتەوە. دان بەوە دادەنێم کە هەست دەکەم بێتوانم لە بەرامبەرم لێکۆڵینەوەیە و گریمانانەدا چونکە لەو پەڕی قورسیدان. ماحەڵە لەو هەموو گریمانە و لێکۆڵینەوانە تێبگەین. سەرەڕای ئەوەش هەندێک لەو گریمانانە لەگەڵ بیر و بۆچوونەکانی لێکۆڵەرەوەدا وەک یەک نییە
لێرەدا نازانێت لێکۆڵەر سوود لە چ گریمانەیەک وەرگێت و چ گریمانەیەک پشتگوێ بخات. هەروەها پێویستە وەشمان لەبیر نەچێت کە ئەو زانستانی لە سروشتی مرۆڤ دەکۆڵنەوە وەک زانستی دەرووناسی و کۆمەڵناسی ئەوانە لەو زانستە زۆر نوێیانن کە بە شێوەی میتۆدی و زانستی وەرنەگیراون تەنها ماوەی سەدەیەک یان کەمێک زیاتر نەبێت. دەتوانین بڵێن کە ئەم زانستە نوێیانە لە بنیادناندان لەبەر ئەوە هەرچی گریمانە و لێکۆڵینەوەی ئەو زانستانە هەیە جیاوازن یان ناکۆکن. بەپێی توانە هەوڵم داوە لێکۆڵینەوە لەسەر و گریمانە جیاوازانە بکەم کە لەم بابەتانەدا هەن، بەڵام توانام سنووردارە. هەروەک پەیوەندیم لەگەڵ ناوەندە زانستیەکاندا لە دەرەوە سنووردارە. هەروەها ئەوەی پاڵی پێوە ناوم کە بەردەوام بم لەسەر لێکۆڵینەوەی سروشتی مرۆڤ بڵاوبوونەوەی ئەو چەمکە هەڵانە بوو سەبارەت بەم سروشتە بوون. ئەم چەمکانش لە ڕابردوودا بۆمان بەجێماون و زیانێکی زۆریان لێداوین لەبارەی دەرونی کۆمەڵایەتیەوە و تا ئێستاش زۆرێک لە ڕۆشنبیران و کەسانی نەخوێندەوار ئەو چەمکانە ئاڵوگۆڕی پێدەکەن و کاریگەر بوون بۆیان لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیان بەبێ ئەوەی بزانن چ هەڵەیەکیان تێدایە یان کاریگەری ئەو زیانانە بزانن لە ئەنجامدا. پرسیار: ئایا دەکرێت چەند چەمکێکی هەڵە و کەم و کورت پێشکەش بکەیت لە کاتێکدا تۆ دەزانیت کەنەوەی ئێمە لە بارودۆخێکی جیاوازدا ژیاوە کە ئەمەش دەبێتە هۆی ئەوەی کە بە عەقڵیەتێکی جیاواز بژیت و بۆ چوونی تۆ لەم بارەیەوە چییە؟ وەڵام لێرەدا دەرفەت نییە بۆ ژمارکردنی ئەو چەمکانە تەنها دوو نمونە دەهێنمەوە. یەکێک لەو چەمکانە ناوی دەنێن عەقڵانیەت. مەبەستمان لەوەیە کە مرۆڤ ئاژەڵێکی عاقڵە و بیر و هەڵسوکەوتی بەپێی عەقڵی و هۆشمەندی و لۆژیکی ساغا. ئەگەر بمانەوێت مرۆڤێک قایل بکەین بە گۆڕینی بیر و باوەڕەکەی دەبێت بەڵگەی عەقڵی بۆ بهێنینەوە کە پێی قایل بێت تا بیر و باوەڕەکەی بگۆڕێت. ئەگەر ئەوەی نەکرد ئەوە دیارە مرۆڤێکی ئینکاریان توندڕەوە. لەم حاڵەتەدا دەبێت ئەو کەسە سزا بدرێت. بەڵام چەمکی دووەمیان بریتیە لەو پرەنسیپەی کە دەڵێت هەر کەسێک هەوڵ بدات دەگات بە مەبەستی. بەواتای ئەوەی هەموو مرۆڤێک دەتوانێت بگاتە ئەو ئاستەی سەرکەوتوو بێت کە مەبەستێتی. ئەویش تەنها بە هەوڵدان و خەباتکردن دەبێت چونکە ڕێگە لە بەردەمیدا کراوەیە وەک ئەو پەندەباوەی کە دەڵێت هەر کەس بە ڕێگەیەکدا بڕوات دەگاتە جێ. هەر کەس هەوڵ بدات بەدەستی دەهێنێت یان هەر کەسێک داوای بەرز بکاتەوە دیارە شەونخۆنی کێشاوە یاخود ئازایەتی پیاوان شاخەکان دەلەرزێنێت. ڕێگەم پێ بدە جیاواز بم لەگەڵت لەم بوو بۆ چوونەدا. عەقڵانیەت تایبەتمەندیەکە کە مرۆڤی هۆشمەندی پێجا دەکرێتەوە، بەڵام پرەنسیپی ئەوەی کە هەوڵ بدات دەگات بە مەبەستی واتای ئەوەیە کە لەسەر تاک پێویستە بە تایبەتی ئەو کەسانی کە لە چنینی کرێکار یاخود ئەو کەسانی کە بژێویان سنووردارە پێویستە کار بکەن بۆ ئەوەی شوێنێکی بەرزیان هەبێت لە کۆمەڵگەدا تا بگاتە ئاستێکی بەرز لە کۆمەڵگا. گەواهیدەری زۆرمان هەیە کە ئەوە دووپات دەکەنەوە کە ڕۆڵەی هەژاران گەیشتوونەتە بەرزترین ئاست لە دەسەڵاتدا. ڕوانینی نوێ وا دادەنێت کە عەقڵی مرۆیی لایەندەرە بە سروشتی خۆی. عەقڵی مرۆڤ سنووردارە. ئەم ڕوانینەش پێچەوانەی ڕوانینی فەلسەفەی کۆنا کە متمانەیەکی ڕەهای بە عەقڵ هەبوو. زیاد لە پێویست ڕێزی لە عەقڵ دەگرت. ئێمە نکۆڵی لەوە ناکەین کە عەقڵ ئامێرێکی گەورەیە کە خودا بە مرۆڤی بەخشیوە. مرۆڤ لە ئاژەڵەکانی تر جیا دەکاتەوە، بەڵام کە ئێمە دان بەوە دادەنین پێویستە ئەوەمان لەبیر نەچێت کە عەقڵ سنوورێکی دیاریکراوی هەیە و لە چوارچێوەی ئەو سنووردارەدا عەقڵ زۆر گەورەیە، بەڵام لە دەرەوەی ئەو سنوورە عەقڵ هیچی پێ ناکرێت. ئەگەر دوو کەس گفتوگۆیە بکەن لەسەر ڕایەک ئەوە زۆر دەگمەن ئەو دوو گفتوگۆیە کۆتایی پێدێت بە قایلبوونی یەکێک یان بەڵگەی ئەو کەسەیان کە زۆر بەهێز و ئاشکرایە. بەڕوانینی ئەوی تریان بەڵگەکانی بێنرخ و نادیانن یان بەڕوانینی ئەوی تریان بەڵگەکان قایلکردنین. هەر یەکەیان ڕوانینێکی خۆی هەیە بۆ هەموو کاروبارەکان لەو چوارچێوەیەدا کە هۆکارە نەستیەکان دایان ڕشتووە بە دەوری بیرکردنەوەدا. تۆ بەڵگەکەت بەلای خۆتەوە وەک خۆری ڕۆژی نیوەڕۆوایە، بەڵام نازانیت کە بەرامبەرەکەت کوێرە یاخود لە ژوورێکی تاریکدایە یان چوارچێوە فکریەکەی وای لێکردووە بڕوانێتە ئەو ئاراستەیەی کە هیچ خۆری تێدا نییە. لەو چوارچێوەیەشدا لە قورئانی پیرۆزدا هاتووە إنها لا تعمي إلا لبصرها ولكنها تعمي القلوب التي في الصدور. وتەیەکی تری خوای گەورەیە إن أكثرهم لا يعقلون. ئەبێت ئەوە بخەینە بەرچاومان کاتێک دەمانەوێت مامەڵە لەگەڵ خۆماندا دەکەین، هەوڵ بدەین خۆمان قایل بکەین بە بۆچوونێک لە بۆچوونەکان. ئەو کەسەی کە مامەڵە لەگەڵ خەڵکی دەدەکات بەپێی ئەوەی ئەو کەسانە زۆر شیرن، لەوانەیە لە ژیانی ڕۆژانەیاندا شکست بهێنێت. ئەم شکستە دەخاتە ئەستۆی خەڵکی کە لە بەرامبەریدا ئەنجامی دەدەن،
بەڵام ئەو لە هەموو کە زیاتر شایانی سەرزەنشتکردنە. پرسیار: تۆ دەڵێیت هۆکاری نەستی هەیە، کار دەکاتە سەر بیرکردنەوەی مرۆڤ بە شێوەیەک پێی نازانێت ئەو هۆکارانە کامانن، و چۆن هەر یەکەیان کار دەکاتە سەر بیرکردنەوەی مرۆڤ؟ وەڵام: هۆکاری نەستیە کاریگەریەکان لە بیرکردنەوەی مرۆڤدا زۆرن، بەس لەمانەیان دەکەین کە لە پورە بەجێماوەکان. مەبەستم لەو کەلەپورانەیە کە لە زەرەوەی کۆمەڵناسیدا هاتووە، ئەو کۆمەڵە بیر و بەها و بەها تەقلیدانەیە کە قسەباوەکان لە کۆمەڵگەیەکی دیاریکراودا هەیە کە کۆمەڵگاکانی دیکەی پێجیا دەکرێتەوە. هەموو کۆمەڵگەیەکیش کە لە پورێکی تایبەت بەخۆی هەیە. زانای کۆمەڵناسی سیمس لە کتێبەکەیدا دابوونەریتی کۆمەڵگاکاندا دەڵێت دابوونەریتە میلیەکان دەتوانێت هەموو شتێک بە ڕاستەی جوانی و باشە بەرن یان بە پێچەوانەوە بەرەو ئاڕاستەی خراپی بەرن، کە ئەمیش یەکێکە لە هەڵس و کەوتە کۆمەڵایەتیەکان. بیەوێت تێکەڵی و مامەڵە لەگەڵ خەڵکیدا بکات، دەبێت بیانزانێت. لە ئەسکیمۆنەکانەوە دەگێڕنەوە کە لە جەمسەری باکوور نیشتەجن یەکێک لە دابوونەریتە کەلەپوریەکانیان ئەوەیە ئەگەر میوان بچێتە ماڵی یەکێکیانەوە ئەوە دەبێت شەو لەگەڵ ژنەکەیدا بخەوێت. ئەمە ڕەوشتێکی کۆمەڵایەتیە. ئەوانە کە لە تاکی لەسەر پەروەردە بووە هیچ کەم و کورتی و شوورەیەکی تێدا نییە، بەڵام لە دیدی دەشتێکیەوە کارێکی بڕوا پێنەکراوە. بەرژەوەندی تایبەتی و سۆز. ئەگەر مرۆڤ بەرژەوەندیەکی تایبەتی لە کارێکدا هەبێت ئەوە عەقڵی بەلای ئەو کارەدا دەچێت کە دەیزانێت. ئەمەیە کە دەبینی دەکەین بە شێوەیەکی ئاشکرا لە هۆڵەکانی دادگادا. ئەو کەسەی کە کێشەیەکی خراوە تا بەردەم دادگابیری چڕبۆتەوە لە دەرخستنی ئەو کێشەیە، لەو پێناوەشدا هەموو بەڵگەیەک دەهێنێتەوە بۆ پشتگیری داواکەی ئەگەر دادوەر بڕیارەکەی لە بەرژەوەندی خاوەن کێشەکەدا بێت. ئەوە بە دیدی ئەو دادگایە بە دادپەروەرترین و پاکترین دادگادا دەنرێت لە جیهاندا. بەڵام ئەگەر دادوەر بڕیارەکەی بە پێچەوانەوە بێت ئەوە ئەو دادوەرە بە خراپترین دادوەردا دەنرێت و دەتوانین لەبارەی سۆزەوە بڵێن هەروەک چۆن لەبارەی بەرژەوەندی تایبەتیەوە دەڵێن کە کاریگەری بەسەربیری مرۆڤەوەیە، بە شێوەی سپی بەڕەش دەبینێت و ڕەشیش بە سپی دەبینێت. مرۆڤ ئەو کەسەی خۆش دەوێت کە یارمەتی دەدات و باشە لەگەڵیدا، بەڵام نایبینێت ئەگەر کێبەرکەی لەگەڵدا بکات لە پیشەیەکدا یان لە پایەکی کۆمەڵایەتیدا، واتە بە شێوەیەک ڕوانینی لە باشەوە دەگۆڕێت بۆ ڕوانینێکی ڕق لێبوونەوە، و کاتێک باشەکانی بۆ خراپە دەگۆڕێت لە کاتێکدا کە پێشتر کەم و کورتیەکانی گۆڕابوون بۆ باشە. ئیمامی شافعی لە دێڕە شعرێکی بەناوبانگیدا دەڵێت چاوی ڕازی بوون لە هەموو کەم و کورتیەک چاوپۆشی دەکات، هەروەک چاوی تووڕەیی کەم و کورتیەکان دەخاتە ڕوو. ئەزمموی بیر و بۆچوونەکان و هەنووکەیەکان. مرۆڤ بە ئەزممونێکی تراژیدی یاخود خۆش تێپەڕ دەبێت بەرامبەر بە کارێک لە کارەکان کەوا ئەو ڕووداوە بیر دەچێتەوە، بەڵام یادەوەری لە نەستیدا بە شاراوەی دەمێنێتەوە. ئەگەر کەسێک یاخود شتێکی بینی ئەو ڕووداوای بیر دەخاتەوە ئەوە هەست بە تووڕەیی یاخود هەست بە خۆشی دەکات. بۆیە زۆرجار ئەمە کار دەکاتە سەر بیرکردنەوەی مرۆڤ بەرامبەر بە بۆ ڕاو بۆچوون و ئاڕاستە ڕۆشنبیرە سیاسیەکان. بەڵام مەزموونی هەنووکەیی هەستکردنی مرۆڤە بەبوونی خۆی یان خود هەستکردنە بەویدی مڕووی بەرەی کەسێتی. هەموو مرۆڤێک هەمیشە هەوڵ دەدات بۆ پەرستکردنەوەی پێگەی من، واتە ئەلان. لە دیدی کۆمەڵگەکەیەوە مرۆڤ زۆرجار بەرژەوەندی پێشێل دەکات لە پێناوی مندا. تۆ دەتوانیت مرۆڤ بکەیتە هاوڵێکی دڵسۆزت ئەگەر ڕێزت هەبوو بۆی، هەروەک چۆن دەتوانیت بیکەیتە دوژمنی خۆت ئەگەر ڕقت لێی بوو یەخود سوکایەتی پێ بکەیت. زانیاریش ڕۆڵێکی گرنگی هەیە. مرۆڤ هەندێک کات بە درۆ دەخاتەوە یەخود باوەڕیان پێ دەکات ئەو زانیاریانەی کە هەیەی لە بواری کارەکەیەوە. نەخوێندەوارێک بە نمونە وەرگرن کە لە لادەیەکی دوورە دەستدا دەژی، ئەو زەویە بە تەختی دەبینێت و خۆریش بە دەوریدا دەسوڕێتەوە. مەحاڵە قایلی بکەیت بە پێچەوانەوە بێت. ئەو بەشێت و نەزانت دەزانێت چونکە بەدیدی ئەو نکۆڵی لە ڕاستیەک لە ڕاستیەکانی عەقڵی دەکەیت کە نابێت گومانی هەبێت پێی. ئەمەش تەنها بەسەر نەخوێندەوارێکی سەرەتاییدا جێبەجێ نابێت، بەڵکو هەموو مرۆڤێک دەگرێتەوە. تەنانەت زانایانیش ئەگەر بە چاوێکی ڕێژەیی سەیرمانکردن زۆر لە زانایانی سەدەی ڕابردوو دەبینین کە هەندێک لە کارەکانیان بە مەحاڵ زانیوە، دواتر لەم سەردەمەدا ئەو کارانە ڕوون بووتەوە. زیرەکی و شێتی.
زیرەکی بەپلە جیاوازەکان لە نێوان کەسەکاندا دێت، هەروەک چۆن ئاشکرایە کە کەسانێکی سەرکەوتوو هەن بەهۆی زیرەکیەکەیانەوە دواکەوتوشمان هەیە، زیرەکی تێدا وەک چۆن کەسانی مامناوەندیشمان هەیە. پێویست ناکات بڵێن کە زیرەک لە کاروبارەکان دەگات بە شێوەیەکی جیاواز لە گەمژە. زۆر جارە و کەسەی سەرکەوتووە لە زیرەکیدا هەست دەکات لە خەڵکەوە نزیکە و ناتوانێت کەسانی دیکە بەڕاستی قایل بکات و کێشەی خەڵکی دێنێت بەسەر خۆیدا. بەهۆی جیاوازی بوونی بیرکردنەوەکانی لە خەڵکان ڕقیان لێ دەبێت، یاخود ئەوەی دەوترێت لەبارەی پلەکانی زیرەکیەوە لەبارەی پلەکانی شێتیەوە دەگوترێت خەڵکی هەمویان شێتن بەڵام جیاوازیان لە پلەکانی شێتیدا هەیە. ئەو کەسەی کە زۆر شێتی تێدا هەیە لاوازە، خەڵک دەتوانێت تووڕێی خۆی دەستەمەوە بکات و دەستی بەسەردا بگرێت، بەڵام ئەو کەسانێک کە ئێمە بە عاقڵیان دادەنین لە ڕاستیدا ئەمانە عاقڵ تەواو نین، بەڵکو هەر یەکەیان کەم و کورتێک لە عاقڵیاندا هەیە کە وای لێ دەکات بە جیاوازی لە کاروبارەکان بگات لە خەڵکانی دیکە. من و منێتی. پرسیار: ئێمە دەزانین کە گریمانەی نوێ بۆ لێکۆڵینەوەی سروشتی مرۆڤ وادادەنێت کە من بەرەی کەسێتی مرۆڤە. لەم حاڵەتەدا چۆن شیکاری جیاوازی دەکەیت لە نێوان من و خۆپەرستیدا؟ وەڵام: منێتی وەک خۆپەرستی وایە، دەدرێتە پاڵ من، بەڵام جیاوازیەک لە واتاکەیدا هەیە لە نێوانیاندا، ئەو واتایە کە لە نێوان خەڵکیدا ئاڵوگۆڕی پێدەکرێت لەبارەی خۆپەرستیەوە ئەوەیە کەوا لە مرۆڤ دەکات کە بایەخ بە بەرژەوەندی خۆی بدات گرنگی بە بەرژەوەندی کەسانی دیکە نەدات، بەڵام منێتی واتایەکی دیکە دەدات، واتای ئەوەیە کە هەستکردن بە خودی مرۆڤ یاخود من بەرامبەر بە خەڵکانی ئەو هەستە کەوا لە مرۆڤ دەکات لە بەرزکردنەوەی پێگەی مندا بێت لە دیدی کۆمەڵگەکەیەوە. پرسیار: مەبەست چییە لەو قسەیە کە من بەرەی کەسێتی مرۆڤە؟ ئەمە واتای ئەوەیە کە ئێمە نێرگزێتیەمە هەیە بەرامبەر بە سروشت. ئایا من تاک لە ئەندامانی کۆمەڵگە بەدەست دەهێنێت، یان ئەو منە هەر لە منداڵیەوە لەگەڵی دانیشم و نما دەکات و ئایا منێتی لە کۆندا ناسراو بوو؟ وەڵام: مرۆڤ بە شێوەیەکی گشتی زۆربەی بیرکردنەوەکانی لە دەوری مندا چڕ دەکاتەوە، و چۆن خەڵکی بۆی دەڕوان و هەست بە گەورەی و ڕێز دەکات. کاتێک خەڵکی ڕێزی لێ دەگرن و پێی سەرسام دەبن، هەروەکو چۆن پێی بێزارن و هەروەک کاتێک ڕقیان لێ دەبێتەوە ئەوە بە سوکسەیری دەکەن و پشتگوێ دەخەن. ڕاستە ئەگەر بڵێن زۆربەی چالاکیەکانی مرۆڤ لە ژیانیدا بە دەوری ئەم خاڵەدا دەسوڕێتەوە کە هەمیشە هەوڵ دەدات جێگەی ڕێز بێت نەک جێگەی سەرزەنشت و لۆمە بێت. پندێکی دەشتەکی هەیە دەڵێت بسووتەی باشترە لەوەی کە عیب و عارت بەسەردا بێت. تاوەکو ئێستاژەم پەندە باوە و کاریگەری زۆری هەیە لە کۆمەڵگەی دەشتەکیدا. واتاکەی ئەوەیە کە دەشتەکی حەز دەکات بچێتە ناو ئاگر لە ڕۆژی دواییدا نەک شوورەیی بێت بەسەریدا لە دنیادا. منێتی لە مرۆڤدا هەر لە سەرەتای منداڵیەوە دەردەکەوێت. نیشانەکانی دەرکەوتی لە منداڵیدا ئەوەیە کە خۆشحاڵی تێیدا دەردەکەوێت کاتێک ستایشی دەکەیت، هەروەک چۆن تووڕە دەبێت کاتێک سەرزەنشتی دەکەیت. ئێمە دەتوانین وا لە منداڵ بکەین هەموو کارێک بکات کە داوای لێ بکەین، تەنها بە ستایشکردن و هاندانی. ئەوەی جێگەی تێبینیە منداڵ زۆر هەستیارە بەرامبەر بە منداڵانی هاوشێوەی خۆی. لەوانە نەتوانین ستایشی منداڵێک بکەین بە ئامادەبوونی خود لەگەڵیدا پێ بکەنین. پشتگوێ خستنی منێتی لە منداڵدا زۆر جار دەبێتە هۆی دروستبوونی گرەی دەرونی لە لای خەڵکان لە کۆمەڵگەی ئێمەداوا ڕاهاتوون لەگەڵ منداڵی بچووک لە بەردەم منداڵی گەورەتر لە خۆی. ئێمە نازانین ڕێژەی ئەو ئازارە قولەی کە منداڵ هەستی پێدەکات لە ئەنجامی ئەو یاریکردنەدا. زۆر جاران دامانی خێزان دڵخۆش دەبن بە لەدایکبوونی منداڵێکی نوێ لە دەوری کۆ دەبنەوە و پێدەکەنن بە ئامادەبوونی براکانی تری کە لەو گەورەترن. ئەو کاریگەری خراپە پشتگوێ دەخەن کە لە ناو دەرونیانان ڕوو دەدات. لە کاتێکدا منداڵەکانی تر هەست بە ئیرەی دەکەن کە لەوانەیە هەل بقۆزنەوە بۆ تۆڵەسنەوە لە منداڵەکە بەبێ ئەوەی مەبەستیان بێت یاخود هەستی پێ بکەن. منداڵانی ئێمە لە کۆڵانەکاندا یاری دەکەن کە منێتیان نەشونما دەکات لەسەر بنچینەی شانازیکردن بە بەهاکانی کۆڵان، لەسەر کەوتن و دەستدرێژیکردن و دزیکردن. ئەمیش هۆکارێکە لە هۆکارەکانی نەشونماکردنی دووفەقیەتی کەسەتی لە هەندێکیاندا، بەڵام نێرگزیەت بریتیە لە خۆشەویستی خود و شتێکی دیکەیە.
پرسیار پارێزەرانی زمانی عەرەبی و بانگەشەکەران بۆ بەکارهێنانی بە شێوەیەکی بەردەوام تۆمەتبارت دەکەن بەلاوازی شێواز و کەمی ڕەچاوکردنی ڕێزمان بە تایبەتی لە نەحودا لە داڕشتن. ئاشکرایە کە تۆ شارێکی ئاینی دروست کردووە، قوتابخانەی تەقلیدی تێدا لە زانستە جۆربەجۆرەکان دەکۆڵنەوە وەک نەحو، سەرف و لۆغەی عەرەبی. بۆچی دوورکەوتوویتەوە و ناکۆک بووی؟ بیرروڕای تۆ لەبارەی زمانەوە چییە؟ وەڵام زمان بە چەمکە شارستانیەتە نوێیەکەی هۆکارێکە بۆ ئامانجی زیادەڕەوی ئەگەر بڵێین ئەو کەسانە هەوڵ دەدەن بۆ پیرۆزکردنی زمانەکەیان و هێشتنەوەی وەک شێوازە کۆنەکەی. ئەوانە زیان بە نەتەوەکەیان دەگەێنن بە شێوەیە کە بێ ئاگال لەو زیانە. کەسێکی شارەزا لە نەحودا پێی وتم سێیەکی ڕێزمانی نەحو کە لە قوتابخانەکانماندا دەخوێندرێت دەکرێت هەڵبوەشێنرێتەوە. نابێتە هیچ زیانێکیش عەرەبە پێشینەکان هیچ شارەزاییان نەبوو لەم ڕێزمانە ئاڵۆزیان لە وتەی ڕۆژانەیاندا بەکاریان نەدەهێنا. ئەم ڕێزمانە سروشتی و گونجاوی نییە. ئەوان شارەزایان هەبووە لە ڕێزماندا لە کاتێکدا کە ئەم زمانیان بە سروشتی خۆیان قسەیان پێدەکرد بەبێ دەستکاریکردنی زمان. دەتوانین ڕێزمانی نەحو بچوێنین بە ڕێزمانی ئەلفیقا کە فەقێکان گەشەیان پێداوە. ئێمە دەزانین کە پێغەمبەر درودی خۆی لەبێت چەند زانیاریەکی کەمی داوە لەبارەی تارەتگرتن یاخود پاک و خاوێنی و دەستنوێژ و ڕۆژ و حەجکردن. بەڵام فەقێکان هاتن ئەم بیر و بۆچوونەیان گەشە پێدا بە شێوازێک زۆر قورسەکە مرۆڤ بتوانێت بە وردی جێبەجێیان بکات. ئەگەر بیەوێت شوێن ئەم بۆچوونانە بکەوێت تووشی دڵەڕاوکێ دەبێت. ئەوەی کتێبە گەورەکان بخوێنێتەوە کە فێقەکان نووسیویانە لەبارەی پاک و خاوێنیەوە تەنها ئەم بابەتە وەک دیاردەیەکی بێ بنوایە. ئەمە بوو کە شێخ عەبدەلە مەسڕ و سەید موحسین ئەلئەمین لە شەم دژی ئەم بیر و بۆچوونانە وەستانەوە. هەمیشە بانگەشەم کردووە بۆ پێویستی کەمکردنەوەی ڕێزمانی نەحو لە زمانەکاندا، بەڵام لە ئاسانکردنی ئەم بوارەدا زۆرم ناڵاندووە. ئێستاش لە کۆتایی تەمەنمدا گوێ نادەما ئەوەی چی دەڵێن. ئەوەی کە سەبووری دامەوە لەم بارەیەوە وتەیەکی خۆی گەورەیە کە دەفەرمێت فأما الزب فيذهب الجفاء وما ينفع الناس فيمكث في الأرض.